بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێ بێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لە پرۆگرامێکی نوێ لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبین. پرۆگرامە نوێیەکەمان نێوی هەیوانە. جاران هەیوان ئەو شوێنە بوو کە تیدا ئەندامانی خێزان کۆ دەبوونەوە بۆ ڕاز و نیاز و گفتوگۆ لەسەر بابەتەکانی ڕۆژ. هەیوان جێگەی ڕاز و نیازی ئەندامانی خێزان بوو. هیوادارین ئەم بەرنامەی ئێمەش ببێتە جێگەی ڕاز و نیازی بابەتە کۆمەڵایەتیەکان و ئێوەی بینەری ئازیز و خۆشەویستیش ببنە ئەندامی خێزانی هەیوان. خۆشەویستان لە ئەڵقەی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگی کۆمەڵایەتی دەکەین کە کەم تا زۆر کاریگەری هەیە لەسەر تاک بە تاکی ئەندامانی خێزان و لە خێزانیش گەورەتر لەسەر کۆمەلگا. ئەویش بابەتی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانە. ئەمڕۆ بەشێک لە گەنجان بۆ دەستخستنی بڕێک مادە لەسەر کەسایەتی خۆیان لەسەر شخصیەتی خۆیان دەوترێت کەسایەتی خۆیان دۆڕاندووە لە پێناو ئەوەی کە بڕێک پارەپەیاکەن و بوونەتە مەهزەلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەگەر خراپ بەکارهێنانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان کە دوجار لەگەڵ میوانە پسپۆڕەکەمان باسیەکەین لەسەر منداڵ کاریگەری دەرونی و خراپی هەبێت، ئەوە لەسەر گەنجان کاریگەری لەسەر ڕەفتاری کۆمەلگە دەبێت، کۆمەلگە بەرەو هەڵدێرە بات. دەوترێت ئەمڕۆ بەشێک لە گەنجان وەک کرمی دەمی قولاپیان لێ هاتووە، دەخرێنە ئاوەوە، هەم خۆیان دەبنە قوربانی، هەم گەنجانی دیکە و کۆمەڵگەی پێدەکەنە قوربانی. بەپێی ڕاپرسیەک کە لە سەرەتای ئەم ساڵ سەرەتای ساڵی 2023 لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە، هەر تاکێک ڕۆژانە 4.7 سەعات ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنێت. ئەم کاتەش 4.7 دوو هێندەی ئەو کاتەیە کە لە تەواوی جیهانە تاکەکانی کۆمەلگە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنن. بێگومان تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە 188 بەکارهێنەرانێتی، ماسنجەر لە 173، ئینستاگرام لە 170، هەروەها سناپچات لە 165. هەروەها بەپێی داتایەک کە نوێترین داتا لە ساڵی 2018 کراوە کە ڕووپێویە کراوە لە هەرێمی کوردستان لە 171 ماڵ و خێزانەکان لە هەرێمی کوردستانە توانای ئەوەیان هەیە و دەستیانەگا بەوەی کە هێڵێکی ئینتەرنێت بۆ ماڵەکەی خۆیان دابینکەین. زۆر بە خۆشحاڵیەوە لەم ئەڵقەیەدا میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر مەزن ئیسماعیل مامۆستای زانکۆ و شارەزای بواری ئایتیمان کردووە، هەروەها بەڕێز دکتۆر جەعفەر عومەر پزیشکی پسپۆڕی دەرونی کە بە سوپاسەوە ئەویش لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە، هەروەها بەڕێز مامۆستا ئەکبەر غەریب شارەزای بواری پەروەردە لەگەڵمان ئامادەیە. مامۆستایان و دکتۆرانی بەڕێز بەخێر بن. یاخوا بەخێر بن. هەروەها بینەرانی خۆشەویست کۆمەڵێک گەنج و لاو لە ستۆدیۆ میوانن، ئەوانیش بەرنامەکە زیاتر دەوڵەمەند دەکەن بە سەرنج و تێبینی و پرسیارەکانیان و لەسەر ئەو قسانەی کە لەسەر بابەتی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانیانە بە خێراتنی ئەم خوشک و برا بەڕێزانەش دەکەن. یاخوا بەخێر بێن بۆ ستۆدیۆی بەرنامەی هەیوان. لەسەر بابەتەکەمان کە باس لە ئینتەرنێت و تۆڕی کۆمەڵایەتیە، سەرەتا لە بەڕێز دکتۆر مەزن ئیسماعیل مامۆستای زانکۆ و شارەزا لە بواری ئایتیا دەست پێکەین. دکتۆر بەخێر بی دووبارە. دکتۆر ئەگەر بوو پرسیارە سادێ دەست پێ بکەین وەک ئیدارەدانی ئینتەرنێت لە ماڵەکانمانە، هەر بەڕاست ئێمە چ جۆرە هێڵێک لە ماڵەکانی خۆمانە بەکاربێنین؟ ئایا هێڵێکی خێزانی فەرقی چێ لەگەڵەوەی کە ناخێزانیە؟ و ئایا هەر بەڕاست ئەندامانی خێزانێک ئەگەر 4 تاک بن، 4 کەس بن لە ناو خێزانەکەیە، هەر کەسە لە ڕێی سمارتفۆنەکەی دەستیەوە خۆی هێڵێکی ئینتەرنێتی پێبێ، یان یەک هێڵی ئینتەرنێت هەبێ و لە ماڵەکە ئیدارە بدرێ؟ لەسەر ئەمە حەزەکەم لەسەر ئیدارەدانی هێڵی ئینتەرنێت قسەم بۆ بکەی. فەرموو. زۆر سپاس. سەرەتا ئەوەیمان باس کرد لێرە بزانین ئێمە خێزانەکەمان ئایا هەمویان سەر و هەژدەن، دایک و باوکەکە ناڵێن وەکو مناڵەکان، باش ئایا سەر و هەژدەن یا خوار و هەژدە؟ ئەگەر خوار و هەژدە بن ئەوە یەک جۆر ئینتەرنێت وا باشترەوە کۆنتڕۆلکردنی ئاسانن، چەندین بەرنامە هەیە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو بۆ هێڵ بەکارهێنانی هێڵەکە و بەرنامەکانی لە ڕێی مۆبایلە پێوترێ
پارنت کۆنتترۆل یعنی یا فامیلی کۆنتترۆل لێرەیە کاوە دایک و باوکان دەتوانن کۆنتترۆلی مۆبایلەکانکەی لە ڕووی کاتەوە لە ڕووی بەکارهێنانەوە ئەمە لە خوار هەش دەبن سەر و هەش دەبن ئەوە شتێکی ترە تۆ لەو حاڵەتانەیە ترەوە ئەوکێتە سەر پەروەردەی ناو خێزانەکە لێرە پەروەردەکە چییە ئەو کاتە ڕەنگادە لەسەری ئایا تۆ یەک دانش بەکاری بەڵام ئەو پێونەڵێ و ئینتەرنێتی خۆی هەبێت چونکە خۆ دەزانی هەر ئایدێکی هەوێت ینی بۆن هەوێ شێوێت کاتی نیشتمانێکی چیتە دوکانێکەوە تۆ سیمکارتەیە کڕی و بەتوانی بەداک باوکشێنڵێت تۆ سەر و هەش دەبی بۆ نمونە لەو حاڵەتێک هەیە بەڵام بێگومان ئەگەر سنترالایز بێ ینی گشت یەک جۆر بێت و دایک و باوکە سەرپەرشتیکە زۆر باشترە لەوە بیرمان نەچێتەوە با سەر و هەژدەش بێت لێرە ئینەوە سەر و حاڵەتە ئایا چێ بژێوی ماڵەکە چێ کۆنتترۆلی ماڵەکەکەی تۆ سەر و حاڵەتە باوکو دایکەکە بێ کۆنتترۆلی ئەم حاڵەتە بکەن یانی زیاتر پەروەردەیە تۆ کۆنتترۆلی ئینتەرنێت بەکاربێنیان نا و دەسەڵاتەکانی خۆت بەکاربێنی لەو حاڵەتانەیە ئەنجا ئینەوە سەر بەشی تەکنیکەکەی یانی لێرە پەروەردەیەەکە اینجا تەکنیشیەکەی ئەو ئەبێ زاڵێ بەسەر ئەو کاتە بەڕێشی دروستە بێت بەڵام گەر عکسیکەینەوە نەخێر ئەو کاتە تۆ کۆنتترۆلە دەست نامێنێت و هەرێکەوتانە ئینتەرنێتی خۆی هەبێت بۆ شێوازە و بۆ شێوازەی لێت باش هەر بەڕاست ئەوەی کە کۆمپانیەکان ڕکلامی بۆ کەناڵە هێڵی خێزانی بەڕاست ئەمە فلتەری ئەو بابەتانەکە کە خێزان ئەوێ لە ڕێی ئایپاد و سمارتفۆن و شاشەی کۆمپیوتەرەکانەوە نەچێتە بەردەستی کوڕ و کچوو هەرزەکارەکان لە ماڵە هەتا تەنانەت گەورەکانیش بە فعلی ئەمە ئەوەنی بەدوادەچوون کرابێ ئەمە هێڵێکی خێزانیە یان بەس قسەی و بۆ شێوازە نییە بێگومان کە ئەیکڕیت لێرە کۆمەڵێ تایەتی کۆمەڵێ مواصفاتی تایە مجموعی بڵێ وەبسایت دائەخات وەکو لە ڕووی خێزانیەوە بڵێ ئەمە دروستە چونکە کۆنتترۆلکردنی ئەمانە لە ڕێی مجموعی بەرنامە ئەکرێ بەڵام لێ پرسیارەکەی ترە ئایا ئەگەر تۆ بتوێ بیکیتەوە سەر و ئەوە ئایا بەرنامی تر هەیە عکسی ئەمە بێت پرسیارەکە لێرە بەڵێ بۆ گشتی بۆ کەسێکە یەکە گشتی بێ بۆ کەسی هەزارکار و زۆر بۆ نمونێ شارەزای نەبێت لە بواری ئایتی یا شارەزای مۆبایل نەبێت بۆ شێوازە بەڵێ کۆنتترۆلەکرێ یا کەسێکە ڕازگۆ بێ بەڵێ مەسەن بە ڕازگویی ئەم بەڵێ خێزانیە دروستە بەڵام سەر و ئەوەش ئەشکێنرێت مەبەسمە لێ بەرنامە هەیە وەکو VPN بەرنامەی VPN ئەتوانی تۆ سەر و ئەو بەرنامانەش بشکێنیت و وەکو چۆنەڵی چۆرە لە هاکین سەر و ئەو بشکێنی و بەکاری بێنی کاوی لێرە بۆکو تۆ ئەهمیەتی نامێنێ خێزانێک ئەومانایە نامێنێت چونکە خۆی هاتوو بەرنامجکی دابەزانووە ئەوی لەغۆ کردوێتەوە ئەمی کە ئەمان کردوانە بەڵێ ئەتوانێت بشکێنرێت یان بۆ نمونە سیمکارێکی بەکارێنەوە بە هەماشە یان لێرە بەڵێ دروستە ئەوە دروستە بۆ کەسێکە بۆ نمونە زۆر شارەزانە بێ و ئەتوانین بڵێن لەسەر و بۆ نمونە چل بۆ 50 خەڵک بۆ شێوازە شارەزانیە ینی دروستە و خێزانیانە بە پێ و مواسەفاتەیە کە منعیەکەن مجموعی وەبساتی نەشیا و بکرێتەوە بەڵێ دروست زۆر باش مامۆستا ئەکبەر دووبارە بەخێربێیت سپاس بۆ جەناب لە سەردەمی ئینتەرنێتە ئیدارەدانی خێزان لە ڕووی پەروەردەیەوە چۆنە ئەنی قورسە ئاسانە نۆرماڵە وەکو خێزانەوەیە کە من لە سەرەتای پرۆگرامەکە باسم کرد کە لە هەیوانێکا پێکەوە کۆ بوونەوە لەسەر بابەتەکانی ڕۆژگار قسەیانە کرد پلانی سبێنێ و هەفتەی داهاتوو چی بکەن چی نەکەن ئایا ئێستا کە ئینتەرنێت لە ماڵەکانە هەن ئیدارەدانی خێزان لە ڕووی پەروەردەیەوە ئیدارەدانێکی دروستە و ئیدارەدانێکی ئاسانە یان سەختە بەناوی خوای بەخشندەی میرەبان زۆر بە خێراتنی هەردوو دکتۆری خۆشەویستەکەم لەگەڵ و میوانە بەڕێزانە و پیرۆزبایی ئەم بەرنامە جوانە و ناونیشانی بەرنامەکەت لێ یەکەم بەڕاستی ئەگەر ڕێگەم بیت من حەزەکەم بە کورتی پێناسەیەکی هەیوان بکەم بەلای منەوە هەیوان شوێنێکی ئارامە لەوێ مرۆڤ وەڵامی ڕاستە و خۆی هەموو شتەکانی خۆشەویستی کەم و کوڕی هەڵەکانی هەموو شتەکانی وەرئەگرێتەوە بە پێناسەیەکی تر گەورەترین دامەزراوەیە بۆ ئەوەی مرۆڤ ڕاستە و خۆ ڕاستگۆیانە و ڕاشکاوانە وەڵامی شتەکانی دەست بکەوێت بۆیە ناونیشانی بابەتەکەت بەڕاستی زۆر مانا و مەدلولاتێکی قوڵیە دەستخۆشیتان لێکم بچینە سەر بابەتەکەمان بەڕاستی کاریگەری خێزانیان خێزان لە بەردەم شەپۆلی گۆڕانکاری و تەکنۆلۆژیا بەگشتیا حەزەکەم لێەوە دەست پێ بکەم ناپلیۆن قسەیەکی هەیە زۆر جوانە ئەڵێ من لە ژیانمدا یەک دوژمن و یەک دۆستم هەبووە ئەویش خۆم یعنی ئێمە خۆمان لە بەردەم شەپۆلی گۆڕانکاریەکانە لە بەردەم ئەم دنیای کرانەوە لە بەردەم زانیاری بچووکە لە بەردەم گۆڕانکاری خێرا لە بەردەم شتەکانە ئێمە چین ئەمانەیە چۆن بژین ئەمانەیە چۆن بیر بکەینەوە سەیری بکە ئێستا تەکنۆلۆژیا
یعنی لایانی کەم ئەبێ بەکاری بێنی بەس ئێستا بەکارمان هێنێ لە ڕووی فکری لە ڕووی پەروەردەیی لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی کللتوری لە هەموو ڕاندەکانی ژیانەوە. بۆیە ئێمە بەڕاستی وەکو خێزان ئەوە هیچ وەکو حکوومەت و دامەزراوە بەداخەوە کە هیچ پلانێکی استراتیژیمان نیە بۆی ڕوبەڕووی ئاڵنگارێ بووینەوە، بەڵام لێرەدا ئەرکی خێزان زۆر قورسە. بەڕاستی ئەگەر جاران خێزان بە دوو چاو بڕۆشتایە بەڕێەوە ڕابەرەکانی ناو خێزان بیان توانایە جڵەوی خێزان بگرن و ئاراستەیەکی باشی بکەن، ئێستا دەیان چاوی ئەوێت. چونکە تەکنۆلۆژیا وای کردووە نەڕەحم بە کەلتورمان، نەڕەحم بە فکرمان، نەڕەحم بە نەریتمان، نەڕەحم بە بەهاو قیەمە باڵاک ئەخلاقی و ئیمانەکانمان بە هیچ شتێکی ناکە. بۆیە لە بەرامبەر ئەم تەحەدی و هەڕەشە و ئاریشەدا پێویستە ئێمە وەکو خێزان بەڕاستی کۆمەڵێ بنەما و پرنسیپ و دابوونەریتی خێزانی بۆ خۆمانمان هەبێ. ئەو چیرۆکە تراژیدیانەی ئێمە ئەیبیسین هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە لە سۆنگەی تەکنۆلۆژیاوە کەلتوری نامۆ، فکری نامۆ، هەڵسوکەوت و دابوونەریتی نامۆ خۆی خزانۆتە کون و کەلەبەری ناو ماڵەکانمان. بۆیە ئەبێت چۆن ئێمە مەدخەلێکەیە بۆی بچینە ژوورەوە، دەرگاکانی تر ببینین، هۆڵێک ببینین، ئەبێ لە هەموو ڕاندەکانی ژیانەوە لە ڕاندە معنەویەکانیشەوە بەڕاستی بەو شێوەیە بێ مەدخەلێ هەبێ بۆ چوونە ناو خێزان. هەر شتێکە بێ خۆی پیا بکات بەڕاستیەوە خێزان نییە، ئەوە نەفەقەیە، یعنی هەر شتێ لەم سەرۆ بڕاو لە سەرۆ بێتە دەرەوە. ئەبێ خێزان کۆمەڵێ پرنسیپ و بنەما و نەریتی خێزانیە بێ بۆ ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە تەکنۆلۆژیا بۆ ئەوەی کاریگەری نەرێنەکانی لەسەر خێزان لەمە زیاتر دانەنێت. کەواتە ئەگەر دایک و باوکێک لە هەیوانەکەی ڕابردووە بەڵێ ویستی بێتیان کچ و کوڕ و مناڵەکانیان پەروەردە بکەن لەسەرەوەی کە ڕەفاقەتی چێ بکەن، لەگەڵ چێ بڕۆن بۆ مەکتەب، لە کۆڵان لەگەڵ چێ بن، لەگەڵ چێ نەبن. لەگەڵەوەی ئێستا لە هەیوانی ئێستاە کە تۆڕی کۆمەڵایەتی حزوری هەیە، ئاڕاستەکردن و تربێتدان و ئەو ڕێنمایانی کە ئەدرێ بە مناڵەکان زۆر جیاوازن، وایە؟ بێگومان وایە، بێگومان وایە. زۆر باش. یەم وەلات دکتۆر بەخێر بێتی. گوێت لە هەردوو میوانی بەرنامەکە بوو، هەم لە ڕووی ئیدارەدانی ئینتەرنێت و هەم لە ڕووی پەروەردەیەوە. با بینە سەر بابەتی دەرونی کە بێگومان بەکارهێنانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر دەرونی تاکەکان هەیە. جارە با من پرسیارە لە تۆ بکەم، تۆ بەکارهێنەری ئینتەرنێت و تۆڕی کۆمەڵاتیت؟ بەنای خۆی گەورەی میهرەبان، من خۆشحاڵم لە خزمەتانە. سڵام هەیە بۆ بینەران و بۆ ئامادەبانی بەڕێز خۆشحاڵم بۆ ئەم بابەتە. بەدڵنیایی من بەکارهێنەرم و من توێژینەوەی شیشم هەیە نێودەوڵەتیشە بڵاو بۆتوانە لەسەر بابەتی سایکۆلۆژیا و دەرون دروستی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە ماوەی چەند مانگی داهاتوە بڵاوێتە لە گۆڤارێکی زانستی ئەزبەرزە. بەڵێ بەکاریە هێنم من و من پێیجیشم هەیە لەبەر من کەسێکمە پێویستە کە خەڵکی هۆشیارکەمەوە لەو ڕوانگەیەوە لەگەڵەوەشە بەشێک وەکو پێداویستێکی ژیانی کۆمەڵایەتی و کەسی خۆشم بەڵێ بەکاریانم. زۆر باشە. چۆن بەکاری بێنین تاکەکانی کۆمەڵگە، چۆن تاکەکانی خێزان، ئینتەرنێت، تۆڕە کۆمەڵایەتەکان بەکار بێنن کاریگەری نەرێنی نەکاتە سەر لایانی دەرونی و تەندروستی کە ئەڵم چۆن یعنی چەندێک بەکاری بین. ئەگەر بیرت ما بێ من لە سەرەتا باسم لە ئامارێک کرد کە 4 ساعت پوین حەوت ینی دوو هێندەی وڵاتانی دەرەوەیە. ئەمە بەکارهێنانێکی دروستە بەڕاستی. خۆی لە ڕاستیە من نازانم داتاکان چۆن کۆکراوەوە ڕێژەکە چۆنیە بەزە گونجێ لەو ڕێژەیە بەرزتر یاکەمترمان هەبێ بەراورد بە وڵاتانی دنیاش لەوانەیە ئێمە هاوشێوە بین و هاو ئاز بین پێم وانێ کوردستان وابێ بۆی تۆخەکەوات هێنەگەن هەر کوردستان ئێمە بەو شێوازە نازم من نازم شەڕاپرسی کردو یا چۆنیان کردو چونکە ئەگونجێ لە هەموو دنیای ئێسان بابەتانە بۆ بابەتێکی زۆر باو بۆ نمونە یاریەکانی یاری ئەلکترۆنیەکان لە ئاسی دنیای کوردستان کەمترین بەکارهێنەری هەیە لە چاو وڵاتانی تری پێشکەوتووە. یعنی ناکرێت ئەگە بینە سەر بە یاری ئەلکترۆنیەکان کە ئێستا بەشێکی زۆری دەران بەشێکە لە تیجارەت خەڵک پێوەیەکە خەڵکانێک لە کوردستان عەدەدێکی کەممان هەیە لە وڵاتانی پێشکەوتو خەڵکێکی زیاد لە پێویستیش بەکارهێنێ. بۆیە گونجێ داتاکان شێوازی تر دەربخاتە دەرەوە. بەڵام بەڵێ بەگشتی ئێمە بەکارهێنەرێکی خراپین بۆ تۆڕە کۆمەڵایەتەکە. ئەگە پێناسی خراپکەین چی ئەتوانین باسیکەین. ئێمە هەموو بابەتێکێتە ژیانی ئینسانە ژیانی مرۆڤ بە هەر شتێک بم ڕووناچی کە هەمانە بەم کەناڵە میدیایی کە بەڕێستانەوە و بەرنامەی لێواکەن تۆ توانێت سە بەرنامەکە لەسەر شتێکی خەڵک ئاراسی خەڵک گۆڕێکەوە چۆن چەند کەناڵ هەیە ئاراسی فکری خەڵکە گۆڕە بە ئاراسێکی خراپە. ینی کەسێتی مرۆڤ تێگەدا کلتور ئەشێوێنێ مناڵمان بۆ ینی پەروەردەی مناڵمان لێ تێگەدا ئەخلاقیات هەموو شتەکان توانێت بکە. ئەمە بەڕێست توانیت تۆ تێ بە ئاراسێکی باشترا بیبی. هەموو شتێک سەرێکی باش و سەرێکی خراپیە. تەکنۆلۆژیا خودی خۆی بە ئینتەرنێت لە سەرەتاوە تا لە کۆمپیوتەر کە سەرەتا دواتر ئەم ئینتەرنێت ئێستا هەمانە و تۆڕە کۆمەڵایەتەکان خاڵی ئەرێنی و ئیجابی زۆری تایە. بەس ئێمە خراپ مامەڵی پێوەکەین لەبەر چی؟ هۆکاری زۆرمانە چونکە بەڕێز باسێکی چۆن بەکاری بێنم من دکتۆر جعفەر لە ڕووی دەرونی کاریگەری مەسەڵەن ئەمە شتێکی کەسی نییە، شتێکی خێزانیش نییە، ئەمە شتێکی کۆمەڵایەتیش نییە، ئەمە هەموومان ئەگرێتەوە تاک خێزان
کۆمەڵ تا بەرزەبێتەوە بۆ دەسەڵات و حکومڕانی بۆ نمونە لە هەندێک وڵاتە بۆچی هەندێک سایتی کۆمەڵاتی قەدەغاکە منی بەڕاستیانی پرسیارە بۆ لە ئێمە هیچ شتێک قەدەغە نیە نەک سایتی کۆمەڵ لە هەندێک وڵاتە هەندێک سایتی تایبەت هەر قەدەغەیە نابێت بچێتە وڵاتەکە مشتێکی سیستماتیکە چونکە زانێ هەڕەشەیە بۆ سەر ئەو وڵاتە لەگەڵەوەنی منە سانسۆ بە سیاسی ناڵم هەنشتی ئەخلاقی پیشی هەندێک بابەت کە دواتر کرا باسی مناڵ کرد باسی کرد بۆ ئەم بابەتە ئێمە خراپ مامەڵی پێواکەین لە ڕووی نازانین چی بەکاربێنین نازانین چۆن و بۆ چی بەکاری بێنین یعنی تۆڕی کۆمەڵایەتی من زۆر جار خەڵکێک بۆ نمونەیە سامە پەیوەندی کۆمەڵاتەکانمە لاواز بۆ باسی هەیوان و باسی هەیوان ئەوە نەبوو بەر دەرگاشمانەیە یعنی خەڵکێکە بۆ کۆمەڵایەتیان زۆر باش بووین و کاتمان بێکترەوە بەسەر بردو بەس ئێستا ئەومان نەماوە بەدیلەکەمان چ تۆڕی کۆمەڵایەتیە من ئەگەر کیسێک بێتە لام نەزانە بە چیەوە مەشغوڵ بە دکتۆر جەفەر چی بکەم پەیوەندی کۆمەڵایەتی منێ هەر لە ڕێم تۆڕە کۆمەڵایەتیانە توانە پەیوەندی بکە بە هاوڕێکانی بە کەسوکاری نزیکی بە خزمەکانی هەواڵیان بپرسێ وانی بۆ شوازم لە زۆر خەتەرە یعنی ئێمە من و تۆ من ئەگەر ئێمە مەسەلەن کەسێکمان کێشەیەکی هەبێ نەخۆشیە پرسەیەکە خۆشیەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی کاتێمە توانین هەمومان یارمەتی بین ئەمە بەسی من بە زۆر جاکسچن بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان مامۆسادانە هەنیوانێک کاکەم وەکو پزیشکێکی پسپۆڕ مامۆسایان وەکو پسپۆڕ لە بواری ئایتی وەکو پەروەردە ئێمە وەکو خوێندکارانی زانکۆکان زۆر پێویستم بە ئینتەرنێتە کاکە خۆ ئینتەرنێت هەر ئێستا من توێژینەوەیەکم ئەمێ توێژینەوە بکەم باشە لەوانێ من دوێنێک توێژینە 100 دانە پەیپەر و بەحسی زۆر باشم با وەزارەت ناو کۆمپیوتەرەکەم دەی باشە ئەگە بگەرێنەوە بۆ 30 ساڵەمەوە پێش بزانم مامۆسا لە چەند دەستمانەکەەوە زانم چۆن دەستمەکەەوە 100 بەحس تۆ بێنی بە ئاسانی هەمووی ناکاتە 3 ساعت تۆ توانی بخێتەوە کۆمپیوتەرەکەتەوە وە سەیریکەی ئەنجە چۆن توانی بەکاری بێنین من زانیارێکمە جاری وا هەیە من پزیشکی پسپۆری دەرونیم جارێ دەرمانێکە نەخۆشێک ئەمڕۆ من نەخۆشێک هاتۆ راپۆرتی بۆ بکەم دکتۆر جەفەرم دەرمانەی زەختیشی بۆ بخەرە سەر راپۆرتەکە بۆ اینەوەکو لە مەسەن لە مەتار ڕێگری بکەن من دەرمانەکەوتی فلان دەرمان نەمزانی دەرمانەکە بیرچۆتەوە چیە لە ئینتەرنێت لە ماوەکسە پێم بڵێ ئەو دوو مادەی زەختی تیا دوو مادە زەختەکەی بۆ خەمە سەوەرەکە یعنی ئەمە زۆر کار ئاسانە من نەزانم چۆن بەکاری بێنم بۆ بەکاری بێنم بەشێکیشی بەڕاستی بەشێکی بۆ چێژ بێ مەجالیتیان ئێمە تۆ چێژەکانی ترمان کەم بۆتەوانێ پێویستەکە چێژیشی لێ ببینین مانای ئەوە نیە تۆڕی کۆمەڵایەتی تەنها بۆ پێداویستیە ئێمە گەل سە هەڕەمەکە هەڕەمی پێداویستەکانی مرۆڤ بڕۆین بەشێکی چێژە ئەبێ خۆشیشی تیا ببێ بەڵام گوت ئەبێ بزانی چۆن و بەشێکی من وەکو خۆم ئێستا خۆمە توانم هەندێک تەسەڕوفات کەم بەشێکیشی پەیوەندی بە خۆمەوە مناڵەکانم ئەی بۆ مناڵەکانم چۆن مامەڵە بکەم یعنی ئەلێرە سنوورەکە گۆڕێ چۆن مناڵەکەم هۆی پرسیار و وەڵامی جیازی هەیە بۆ مناڵە چۆن بتوانین یارمەتی بین بۆ خۆمان چۆن بۆ خەڵکی چۆن بۆ عەلام چۆن ئەستانەوەنا پسپۆڕان چۆن ئێمە چۆن بتوانین باسییان بابەتانە بکەین یعنی کە ئێمە هەمومان بە شانازی ئەوانە بەردەوام لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانین و بۆ تەرفیهی بەکارهێنین و پێمان خۆش و چێژی لێبینین و خەڵکیش ئاراستاکەین میلەتیش خەڵکیش بەدوای ئەوەیە ئەڕوا ئەم هەموو سەرنج بە ئێستا لە کوردستان هەیە لەو شتانەی کە شتێکی زۆر دیاردێکی زۆر ناشیرنە و کارگەری نەرێنی زۆر خراپەکان سەرتاوە کۆمەلگا ئەم هەموو تۆڕی میدیایی ینی نازانی ینی بەڕاستی وای لاتوە هەر نزانی مایکێکم بەسەری لوتا و ئەمە چی بوو وڵا نازانم فلانم ینی بەڕاستی وای لێ هاتووە هەر چوار کەسێک کەسکەوە بنەوەە تۆڕەکەکەنەوە ئەگەر سوودیان هەبێ ئێمە جێ دڵخۆشیە بڕۆ سەیریان کە چی باسەکەن خەریکی بابەتی خورافی و بابەتی لابەلا و خەریکی مەسائیلی کۆمەڵێک شتێک کە پێدەویستی کۆمەلگا پڕ ناکاتەوە کۆمەڵگەی ئێمە پێویستی بە تەرفیه هەیە دەست ئێستا هەمووی تەرفیه یا سیاسەت بڕۆ پێم بڵێ ئەو کەناڵانە ئێستا دروستە بن جگە لەو دوو یەک شتیان پێ نییە قەت کەس نایە ئاراستی کۆمەلگا بکە بێ پەروەردەی خەڵک ڕاستکاتەوە چاشیگە بڵێم میدیا دروست بۆ بابەتە ئێستا پێم بڵێ من ئەم ساڵ ببینێ فڵان کەسە نایدۆزیتەوە ئیلا ئەم دوو ئاراستەی ئێمە ڕوە بۆ یانەوە هاشتا کەسێک بە من ناوەسێ بە تاقیتەنیا بە تۆ ناوەسە وەکو تاک هەمومان بەیەکەوە ڕۆڵمان هەیەتیایە بۆیە سیستەم ئەمە بە سیستەم دەستکاری بکەین بەڵام ئەم بەنامانە ئێوە ئەو شارکردنەوەی خەڵک تێگەاندنی خەڵک بڵاوکردنەوەی زانیاری لەلایەنی ئایتیەکەی و لەلایەنی پەروەردەی لەلایەنەکانی دەرونی کۆمەڵایەتی ڕاستی ئەمە زۆر سوودی پێگەێنێ بە زۆر باشە دینەوەی کەس چۆن ئەو ئەندامانەی خێزان مناڵ نەوجەوان و ئەوانەی کە لە بواری ئەکادیمیا وەکو قوتابیان و مامۆسایانی زانکۆ و ئەمانە چۆن بەکاری دێنە سەرەوە دکتۆر مەزن دکتۆر جعفەر بابەت ئاماژەی بە بابەتێکی گرنگ کرد یعنی هیچ وڵاتێک نییە لەسەر کوڕەی زەویە سێرچی بۆ بکە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو وێبسایتەکانی ئینتەرنێت تایە بەردەستە بێ بۆ هەموو خەڵکێک بەڵام لە هەرێمی کوردستان هیچ تۆڕێکی کۆمەڵایەتی سانسۆری لەسەر نییە هیچ وێبسایتێکی ئینتەرنێت سانسۆری لەسەر نییە هەر بەڕاست ئەمە بابەتێکی دروستە کە ئاوا ئینتەرنێت خراوەتە بەردەستی ئەم خەڵکە یان ئەوەی کە لە هەندێک وڵات فلتەری هەندێک ئەپلیکیشن هەندێک با بڵین تۆڕی کۆمەڵایەتی هەندێک وێبسایتی ئینتەرنێتیەکەن ئەویان دروستە دەستخۆش لەسەر تێبینەکەی دکتۆر ئەو ئاماری کە بڵاوکرەوە چەند تێژنێ هەیە مەسەن هیوا هەیە ئەڤەرجی جیهان تقریبا 4 ساعت ئەڤەرجی جیهان ئەوەی کوردستان 4.7 ئەوە علاقی بەو چۆن ئەو پرسیارانە کراوە سێرڤەیکە کراوە ئەو پرسیار وەڵامیکە کراوەتەوە بۆ نمونە توێژینەکە چۆن ئەوە گۆڕێ ینی داتاکەی
بەڵام ئەو قسەی تۆ دووشت هەیە لێرە ئەو وڵاتانی تر کە مرکزیان کردو سنترالایزە بۆ نمونە وەزارەتی گواستنەوە گەیاندن ڕادی مجموعەیە بۆ نمونە کۆمەلگاکەیان چی پێویستە و چی گرنگە بکرێتەوە یان نەکرێتەوە بەڵێ سپانسۆر هۆکاری هەیە تەمان ئەوەی تو ئەڵێ ئێمە هەموو شتێ بەڵێ بە ئاراستەکرەوە بۆچی لەم وڵاتی شەرقی ئەوسەتە بە تایبەتی عێراقیش وەکو ئەگەر بیرمان بێ سەتەلایت پێش لە نەوەکانە بۆچی ئێمە هەموو شتێکمان فری بووم وڵاتانی خەلیج هەمووی بە پارە بوو بۆ نمونە ئەو هەموو جێ پرسیار بوو لەو کاتەیە بۆچی ئەو هۆکار ئەمیش عینەن شت لێرە ئێمە ئەو هەموو ئەپلیکیشنایە ئەو بۆ فریە بۆ ئێمە بۆ گوگل هەموو شتێکی فریە داتا و لێوەرەگرێت بۆ فیسبوک هەموو شتێکی فریە ماعلم لە ئیتیحادی ئەوروپیە لە وڵاتانی ئەوروپا هاتن محکەمیان لەسەر کرد تۆ پرایڤسی من خصوصەتی منێ فرۆشت بە شەریکات بۆی مەسەلەن ئەم ڕکلامە بکەی هاتووتیان نە ئەبێت تۆ یاسادانی ئەمە ناکرێتەوە لە ئیتیحادی ئەوروپیان بەڵام بۆ ئەمان قوبوڵیان نییە بەبێ یاسا لای خۆمان بەڵێ وەزاری گواستنەوە گەیاندن ئەتوانن ئەم فلتەرە بکە بەپێی داواکاری بازار بەپێی کللتور بەپێی ڕۆشنبیری بەپێی وەزارەتی پەروەردە وەزارەتی کۆمەڵاتی ئەمانە بێ راپۆرت بەرزکەنەوە بۆ ئەنجومەنی وەزیرە ئەنجومەنی زەمان بیکە بە پرۆژە یاسا هەرچەنە هەیە چەند پرۆژە یاسایەکیش هەیە بەڵام بۆ جێبەجێ ناکرێت بۆ جێبەجێ لە عێراقیشیان جە لە کوردستانە ئەمانە مع العلم عکسەکەشی هەیە ئەگەر تۆ مخالەفەیە بکەی حکمت لەسەرە تەنانەت تا حکمی زۆر گەورەشی لەسەر ئەمە تەشیرە ئەمە تەنانەت تا کوشتنیشە چۆن داتا لە مۆبایلەکە و ئەتوانین لە محکەمە قەزیەکەم ئەم مۆبایل لەم و داتاکە وەرگێت و بە دلیل بووم یا هەر لە فەیسبوک لە ئەمریکاوە داوای داتاکە دەکەن لە وڵاتێکی نزیک خۆت داتای ئەو وڵاتەوە هەمووی یعنی عێراق داواکەی بە ڕسمی چونکە لێرە ئینیان نییە فەرعیان نییە شەریکاتی گەورە وەکو ئەم چەند جۆرە سۆشەڵ میدیانە کابێ ئەزانڕێ ئەوانش ئەزانە کە سانسۆر نییە بۆ پرسیارێکی تریش ئەو هەموو سۆشیال میدیای بۆچی ینی هەست تاکێک بۆ پرسیارەکە بۆچی ئەو هەموومانێ بێزگەلەوەی ئەوکو دکتۆروتی ئەو هەموو مایکە هەیە بەڵام ئەو هەموو منۆکو تاکێکی گەنجێکی بۆ من لە 16 تا بڵێن 40 ساڵ بۆچی 6 جۆرم هەیە 8 جۆرم هەیە هەمووی بتەرفی هەیە دوایی لە ئەو میوانە گەنجانەیە پرسیم بزانین بۆ نمونە من کە فەیسبوکمە بێ بۆ بێ سناپمە بێ بۆ بێ ئینستامە بێ بۆ بێ تویتەرمە بێ کێسە گۆڕاوە بە ئێکس باز لەوانە ژەکەین ئەوەی کە پرسییم دروستە ئەوەی لە هەرێمی کوردستان و عێراق ڕوئەدا هیچ شتێک سانسۆر نەکراوە نەخێر دروست نییە گە دیقەت بن جانبەندەریەکانی ئەو نەک قەزەیە هەیە لەسەری بەڵام قەزەکانمان لەبەر ئەوەی ئابروو نەچێ کەسەکە نایکە بە قەزەیشی بۆ نمونە محکەمە چەند هزار کەیسی تریش هەیە لە ژێرەوە چی لە پشت ئەوەیە دکتۆر کە بەشێک لە ئەپلیکیشنەکان بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان سانسۆر ناکرێن بازرگانیە سیاسیە چیە؟ هەردوو لاانێ سێ چوار هۆکاری من باسنی سەر بازرگانەکەی بەڵێ بازرگانەکەی ئەوەیە چۆن کەسێک توانانی لێرە بۆ نمونە داتا ئێمە وەرەگرێت و لەگەڵ ئەو شەریکاتانە بۆ نمونە ئەتوانێت ڕێکلام کا بە ئاسانی و داتای تۆ بە بەردەوام زۆر بە ئاسان بەدەستی مقابلی داتای تۆ وەکو تۆ دەرونی تۆ خوێنێتەوە کەسایی تۆ خوێنێت کۆمەلگای تۆ خوێنێت چییە گوزەرێ بۆ نمونە خوێنەوەی کامیل بۆ کۆمەلگای تۆ چۆن ئاراستە دەگۆڕێ کە تۆ توی داتای و توی وەرگرت ئاراستە دەگۆڕێت تر بۆ کاری هەنێ بۆ چی مەرامێک ئەو مۆزۆعی ترە تۆ گرنگە نێڵی داتاکە و لای خوبێ لە وڵاتی خوبێ نەچێتە دەرەوە نێڵی بچێتە دەرەوە کە چوە دەرەوە تۆ ئیتر ئاراستەکە لەژە دەستی خۆتە نامێنێ ئەوە توانێت هەشتێ بێ حەزی تۆ بێ بوو گۆڕێ ئاراسێ شەقام بگۆڕێ زۆر باشە ئێمە بە بەردەوامیە دین بە بەرنامەکە مامۆستاکبەر ئێمە لای تۆ پرسیارێکی گرنگ وێ ئایا تۆڕی کۆمەڵایەتی ناوی تۆڕی کۆمەڵایەتیە هەر بە فعلی تۆڕی کۆمەڵایەتیە یان لە ناوبەری پەیوەندی کۆمەڵایەتەکانی نێوان تاکەکانن بەڵام پشوێکی کورتمانێ و دوایە گەڕێنەوە خۆشەویستان هەیوان بەردەوامە بێت پاش پشوێکی کە مەگەڕێنەوە دووبارە سڵاو بینەرانی عزیز و خۆشەویست لە هەیوانەوە گەڕاینەوە لای ئێوەی خۆشەویست مامۆستاکبەر لەوەیە پرسیارم لێ کردی پێشوی بچینە لای ناوبڕەکە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە نایەن تۆڕی کۆمەڵایەتیە هەر بەڕاست پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوان تاکەکانی خێزان و کۆمەلگەی بەهێز کردووە یا بە پێچەوانەوە هەندێکگەڵن ئەسڵەن ئەو پەیوەندی جاران هەبوو تێکیشکانە و ورد و خاشی کردووە بێگومان ئەگەر لە ڕاندی کۆمەڵایەتی کۆمەلگەی خۆمانەوە بڵین گومانت لەوە نەبێت کە ناکۆمەڵایەتیە تۆڕێکی ناکۆمەڵایەتیە لەبەرەوەی مرۆڤە دوورەکانی بۆ نزیک کردوینەتەوە ئەوانەی دەرەوەی خۆمان بەس نزیکەکانی لێ دوور خستوینەتەوە باوەڕێکەی ئوستازدانا من ئێستا هاتم لە خوارەوە لە پرسگە دانیشت بووین 4 مامۆستا 25 دقە لەوێ دانیشتین کەسمان قسەمان لەگەڵ کەسانە کرد لێرە تعارفمان کرد سەیری هەر چوارمانم کرد یەکی موبایلێکمان بەدەستەوە بوو ئەم چەند ڕۆژەی پێشوو لە یەکێ لە بەندیخانەکانی هەرێمی کوردستان محازەرەیەکمە بووم
نزیکی 25 کەس پێم وتن هۆکاری ئەوەتان کاتون بۆم بەندین خانە و گیراون چەند کەس هۆکاری تۆڕە کۆمەڵایەتیەکانە پێم بڵێ 12 کەسی دەستی بەرز کردەوە کە هۆکاری تۆڕە کۆمەڵایەتیەکانە خزاوەتە ناوبەندی خانەوە کەواتە لە ڕاندی کۆمەڵایەتی خۆمانەوە تەماشای بکەیت بەڕاستی کاریگەریەکی نەرێنی داناوە تۆڕێکی ناکۆمەڵایەتیە و پێشم خۆشە لەسەر قسەکەی کاک دکتۆر باسی کاریگەری دەکەین لە ڕوانگەی گشتی خەڵکەوە نەک لە ڕوانگەی خۆمەوە منەڵێم ژیانی من تۆڕی کۆمەڵایەتی دنیای سوودی پێگەیانم دنیای سوود دایان ڕێگەی بۆ کورتکردمەوە بەس ئەمە ڕوانگەی خۆمە من باسی واقعی کۆمەڵایەتی کۆمەلگەکەمەکەم بۆیە ئەبێ زۆر وریابین بەڕاستی لە وڵاتی خۆمانە زۆر کاریگەری نەرێنی دروست کردووە ئەبێ زۆر وشیار بین ئەو پەیامانەی ئەو ڕیسالانەی ئەمانوێ بیدەین بە خێزانەکان کە جۆرێک لە ترسێنەری تیا بێ بۆ ئەوەی خێزانەکان بەهۆش خۆیان بێنەوە باوەڕکە ئەمڕۆ ڤیدۆیەکم بینی منداڵێ تەمەنی 8 ساڵە لایڤی کردوێتەوە 8 ساڵ یعنی 8 ساڵ ڕەش و سپی باش و خراپ بەرز و نزم بەباشی لە یەک ناکاتەوە لایڤی کردوێتەوە ئەمە کەسایەتی خۆی ئەشکێنێ لە بەسیترین وشەیە هەتا ماوە ناتوانێت بێتەوە جارێکی تر لە ناو کۆمەلگا بێوێ کەسایەتی خۆی دروستکە خۆشتانی لەگەڵم کە لە پێشەکی کاوتم هەندێک گەنج لەسەر حسابی شخصیت و کەسایەتی خۆی پارەپەیاکە بێگومان گومانت لەوە نەبێ یەکێ لەو خاڵە نەرێنانی کە تەکنۆلۆژیا دایناوە ئەوەیە کە گرنگی بە ڕواڵەتەدا نەک بە جەوهەر و ناوەڕۆک ئێستا هەر مرۆڤێ ڕواڵەتی هەبێ نەک جەوهەر و قوڵای و ناوەڕۆک ڕواڵەتی هەبێ بازاڕێکی گەرمیە لە ڕووی دارایی و لە ڕووی ئابوووریەوە ئەوەش چی خستوێتی بازاڕۆ چیش گەرم و گوڕی کردوێتەوە تەکنۆلۆژیا وای لێ کردووە بۆیە مرۆڤی کۆپی مرۆڤی ساختە لە بەرمەبنای تەکنۆلۆژیا بە کۆمەلگا ناسێنرێ ئەی بینی ئێمە کۆمەلگاکەمان چەندی خەڵکی فکری ساختە چەندی خەڵکی ڕۆشنبیری ساختە چەندی سیاسی ساخت هاتوۆتە ناو کۆمەلگاکمان چەند ڕۆژەکە دکتۆری گیراوە کەسێک بە ناوی دکتۆرێکەوە خۆ هەمومان بینیمان ڤیدۆکەی چەند ساڵە کاری تەجمیلات و جوانکاریەکە بۆ خەڵکی لە ڕێگەی کوێوە لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆنیکانە و تەکنۆلۆژیاوە لە 18 حوتی ساڵی 2010 دقیق ئەو بەروارە ڕێکخراوی تەندروستی ژیانی یاری ئەلکترۆنیەکانی بە یەکێک لە ئاڵۆدەبوون بە یاری ئەلکترۆکانی بە گەورەترین نەخۆشی دەرونی ناساند یعنی بێ ئێمە ئاگامان لێبێت کۆمەلگاکانی تر زیاتر بەکارێنن زیاتر یاری پێکەن زیاترەوەکەن کۆمەلگاکانی تر زۆرن ئەخر ئێمە وەکو ئەوە وایە یعنی ئایلەیەک بینەوان شارێکن بۆیە ڕێژەی بەکارێنانیان زۆرترە من پێم وایە لەناو کۆمەلگەی خۆمانە لە هەموو دنیا زیاتر زیانمان پێگەیشتووە لەبەرەوەی کۆمەلگەیەکی 6 ملیۆنی لەسەر ئاستی گشتی هەڵبەتە لەبەرەوەی کۆمەلگەیەکی 6 ملیۆنی ناکرێم هەموو چیرۆکە تراژیدیا لە ڕێگنەی تەکنۆلۆژیاوە بەرمان بکەوێت وڵاتان 20 ملیۆنە 50 ملیۆنە 60 ملیۆنە 40 ملیۆنە کۆمەڵی چیرۆکی تایە بەڕاستی و پێش ئێمەش دەستیان کەوتووە ئێمە مودەیەکی کەمە مامەڵەی لەگەڵاکەین ئەوان چەندین ساڵە مێژوویەکی دوور و درێژیان لەگەڵیا هەیە بە ڕێژەیەکی باش بۆیە وریابین بەڕاستی ئاگامان لەوە بێت کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی کاریگەری نەرێنی لەسەر کۆمەلگاکەمان داناوە یەکێتر لەو کاریگەریانە کە پێم خۆشە باسی بکەم یعنی فرێکەلتوری سڕیوەتەوە کردوێتی بە یەک کللتور لە ڕاندی فەرەنگیەوە زمانەوانیەوە بەها ئەیەوێ مەسەلەن هەر زۆر دوور مەڕۆ لایک و کۆمنت و شەیر و نازام ئەمانە بووە بە بەشێک لە زاراوەی پێکهاتەی بنەمای فەرهەنگی ئێمە ئەوە لە ڕووی زاراوەیەوە لە ڕووی شتەکانی تریەوە بەڕاستی زۆر کاریگەری لە سەردانای کەلتوری سڕیونەتەوە تۆ بینی و تەباوەڕ کە دەیان کێشەی خێزانی دێتە لای ئێمە ئەوەیە کە کچێک زەواجی کردووە ئەوێ بە کللتوری ئەوروپا لە ناو ژینگا بژی ئەوێ بە نەریتی ئەوروپا بیرکاتەوە بە فکری ئەوروپا بیرکاتەوە بە دابوونەریتی کۆمەلگایەکی تر مامەڵە بکە ئێمە کارەسار بۆ ژیانی واقعی ناوم کۆمەلگانێتەوە بۆیە ئاگامان لێبێ لایەنی نەرێنی لە ئێستادا من ئەڵێم تەکنۆلۆژیا گەورەترین نیعمەتە پەروەردگار بە مرۆڤەکانی بەخشی یەکێکە لەو مەرتەبانەی کە ئیتر مرۆڤی باڵا توانی ئەم کەشفی ئەم شتە گەورە بکات لە ژیانە بەڵام لە ڕاستیان لە ئێستا بە نەرێنیە بەسەر ئێمە ئاشکێتەوە لە ڕاستیە ئێستا کاریگەری نەرێنی بەلای منەوە زیاترە لە تێکشکێنەری پەیوەندی کۆمەڵایەتیەکانیشم بە یەک قسە فڕم لەسەر و مەسەلەی باسی کرد منەمێ ئەمە بکو پێیان بگاتە ئەو خەڵکێکە گوێ لە ئێمە زۆر جەرمان هۆشیارەکەین من حاڵەتەکانی دێتە لای ئێمە بڕاستی خۆی قوربانی دکتۆر بەڵە چەندی قوربانیەتە لای ئێمە دکتۆر جعفەر فڵان دکتۆر فڵان لە تۆڕی کۆمەڵایەتی نازەم لە ئینستاوە لە تۆڕی فڵانەوەوانە نامەی عیلاجی بۆ نووسیون فڵان کەس چارەسەرکاری دەرونیە جەلساتی دەرونی بۆ کە کاتێک کەبیرەکەمەوەڵم فڵان کەس سێرەکەم نەوەڵ لە ڕەبتی نییە نە دکتۆرە نە هیچ شتێکە پیشان مەدام شتە لە مڵای شتیوان نازانین هەبیانە
بەداخەوە لە بوارە دەرونیەکە زۆر ئاسانتر بۆ خەڵک ئەتوانی بخەڵەتێنی وەک لە بوارەکانی تر وە خەتەر و مەترسیدارە منم جارەگەڵم هیچ کەسێک نابێ متمانە بک بە ئەوانە کە لە تۆری کۆمەڵات بە هەر ئەکاونتێکەوە ڕستنی خۆشی دانا و نای خۆشی نووسی و فڵان کەس هەتاوەکو دڵدێنە تۆلۆی کە بڕوانامەکەی چی وایە ڕێگە پێدراگە پێدراو نییە بۆ نمونە من پزیشکێکم ئەکاونتی خۆم هەیە بۆ پیجی خۆم هەیە ناوی خۆم ڕستمی خۆمی لەسرە ئێستا دڵنیانی من لە خۆم دڵنیانی جاجاری چێکی یەکەمەوە لاانەسە بە ناوی منەوە پێی چە بێ ئەکاونتە بێ و خەڵک بەڕێوە بەرێت توی داری بە و عیلاجیشی باتێ زۆر ئەمە گونجی ئەمە هەبێ بۆیە بە زۆر جە چێکی خۆشمانەکەین و توانە کە شتی کەسێک من هەبوو منامەوە ڕسپکتی منی لەسەرداناوە و توانێت خەڵکیشی پێ ئاراستە بکە بۆیە زۆر مەترسیدارە ئەم پامێکە دایک و باوک و خێزان هەمومان نابێت بە هیچ شێوازە مام متمانە بکەین بە هیچ سایت هیچ پیجێک ئەکاونتێکی تایبەت کە لە تۆڕ کۆمەڵاتەکان هەیە بە ناوی پزیشک چارەسەرکاری دەرونی ڕێنماییکاری دەرونی پەروەردەی نابێ بیکەین چونکە ئێمە ئەمەزانین ئەمە کارەساتیان بۆ دروستەکە ئەلم پێ دەڵم دەرمانی نووسی و عیلاج کەیان هیچ پسپۆڕیەکی نییە چارەسەری کردو چەند جار جەلساتی کردووە و فڵان ئاوا بکە ژیانی کاول کردووە ئەوە جگەلەوەی کە بەشێکی زۆریان بەس تەنها بۆ دەستکەوتێکی مادیە کە ئەوانەش هەن مەترسیدارە سەوتیان پێکاتەوە نامیان پێێنێرە بۆی بەڕاستی گرنگە خەڵک بزانێ تۆڕی کۆمەڵاتی شوێنی ئەوەنی متمانە بکەی بە هەر کەسێک ژیانی کەسی خۆتەمووی تیادا بڵاو بکەیتەوان و بیگەێنی لەوێشەوە چارەسەر وەربگریت زۆر باشە هاوکارانمان لەسەر ئەم بابەتە لەسەر بەکارهێنانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر سوچێکی بچکۆلەی ژیانی نێو خێزانەکان کە ئەلف تایایی ژیانی ئێمەی داگیر کردووە لەسەر ئەوە کورتە تەمسیلێکی چەند دقەیان بۆ حاضر کردوین پێکەوە لەگەڵ میوانانی ناو ستۆدیۆ بینەری دەبین و دواتر ڕای میوانانی سەرەکی بەرنامە و هەروەها ئەو گەنجە خۆشەویستانی لێرەن وەرەگرین با پێکەوە بینەربین. تەلەفۆن بەڵێ سەرچاو باشی والله ئیبرا مەشغوڵم خواحەزێن دەمە دوای تەلەفۆنم بکەم تازە گەشتومەتە ماڵەوە لیلانەش هێنانێتەوە هەڵی گرە بۆ دوای بێ دەزێکی ئێتر من ناتوانم بەخۆ مەشغوڵم آخر کاکی یا مەشغوڵم ناتوانم من دوایی ئیشم هەیە تەلەفۆنی بۆکە خۆ بەڕێکە خوا لەگەڵ ئەرێ کەس ناوە بەدەمەوە ئیلام کچم قەزابن کورم بازارم نەقەرباڵەخە خۆ فریا ناکەوی زاینۆز ئەمڕۆ چی ڕوەیە ئەوم بەدڵە ئەمە ڕوا تیکتۆکش مهمە بەخۆ بەخێر بەیتەوەکەی هاتیتە ئەرە بە گەمان لە دەنگی نەبوو چی شەهێناوە خەریکی مۆبایلی باوە خێر بەیتەوە مۆبایلەکە لا با قسەوە باسکەم بابای هاوڕەکەم عیدیمان دەتووسی بەبم قسم واز بێنە جارە من مەشغوڵم دەبا ڕفەکان تەخۆی زۆر جانیان کڕیوە ناوی بریسکیتە ئەی تۆش بۆ هەموو شتێ هەڵگرە بۆ دوایێ من جارێ ئیشمە ئەرە بازە لە داواماتمە تۆ بێڵ تۆ زای چکە لە باتیەوە بڕۆ تۆزێ ئاوم بۆ بێنە من تینومە هەستە کشم تۆزێ ئاوم بۆ بێنە ئەرە با خۆ تو جای ببینەی دەوشتمەوە ببێنم باشە باش دواب تێمە بڕۆ تۆزێ ئاوم بۆ بێنە با تۆزەی لاکیم دەبڕە دێ ئەرە لەگەڵ تۆم نییە با تووڕە لە بم هەسە یاڵە ئاو چی ێسش بەگیۆ ناکە بەخوا مناڵ ێسە بۆی لاتۆ تەلەفۆن کەمەدای گەنجارە بۆ دوایی دەی گۆڵە ئەمایان دەی
دایکم چیەوێ؟ دایگیان تۆ چۆنی دایە باشی؟ بەخوا دایە تازە هاتوومەتە لە دەوام زۆر ناڕەحەتم قاچمێشێ گیانەمێشێ نا بەخوا نام دەست خۆش بێ هەڵگرە بۆ دوایی من مەشغوڵم دایگیان دەوامە بێ دەی خوار لەکەڵ خوار لەکەڵ ئەرێ کچمەوە ئاوە نەبوو چەکەم ئاو باشە با ئەوشمان بۆ نام ئەوە هێنا دەبیێنە ڕۆڵە تینومە با لەگەڵەوە شێک تۆ سەعیم پێ بکە بانی ئیملامە خوا لەگەڵم مەڵێ ئەرە با بانی ئیملامە ئەوان بۆڵچڕە ئەوان بۆڵچڕە مەستەمەکە بانی ناتوانێت ئاوەکەش هەڵچڕێ دەبێنە با تو دە باشە سەعیم پێکە سەعی هەسە بچۆ بە دایکە بڵە سای پێەکەم مەشغوڵم نایبینی ئەی با بۆ باوکی ڕەفیقاکانم سەعی بە کچەکانیانەکەم چەکەم ئەوان بێئیشن من ئیشم هەیە من لە دەوام هاتوومەتەوە ما یامەگە من هەر تۆ خەریکی تیکتۆکی. مۆبایلم ما با یامەگە هەر تۆ تیکتۆکی تووڕەمەکەی ئێ با یە سەعیم هەسە بڕە بە دایکە بڵە سای پێ بکە ئەی دیکشمەکو تۆ مۆبایلەکە یەک کاتان بۆ من نەماوە چۆن دەرچەم سای بکە دەرەچی ئەی کی سەعیم پێگامە وەرە واز لەوە بێنە وەرە سێریەوە ئەو گۆڵە سێ و گۆڵەکە ئەها کە جوانە الله دەبامەسیەوە داگەم سەعیم وەرە بڕە هەیە دەفتەرەکە و لا مۆبایلەکە بێنە دوای بۆ خۆمان سعیە شەکەین بێکەوە با نەختەتی تۆکەین یاری بکەین وەرە با سەعیم گرنگترە تووڕەمەکەی دەوازم لێ بێنە هەسە بڕۆ دیو قەزابێ خۆنی قسە کرد بەخوا ئاو خواردنەوەگەشم بیرچەوە الله گوڵ ناڵم بە ئیسراحەت داژەشی تۆزە ئیش و کارەکانمە بەڕێکین تخوا ئەرە مەمان هەیە ناڵم تۆزە سەیریکین سڵاوڕانی خۆشەویست وە لەگەڵ هاتەوە. باوکمان ئەرە با کزیکە ڤیدۆکەم ئاو باوکمان ئاوارە پێشە ئابد ویدێ دەلای با ناڵێ خۆشەویست باوکم سەعی پێ نەکردن هەستەویدە ئەو تۆزە سعی ناکرد ناوەڵا با هەمش تیکتاک پێ تیکتاک ئەوە یاریە ئابا کزیکە وەگوم نەبێ هەسە بڕە لۆ دیاری بکە مۆبایل دەی لای بە لای باسە وا کزی ناکە لێو بسەنم یا بوو بەمەوە دیوە لەگەڵ دەستەرەکە تا بڕۆ دیوە دەی هەسە یاڵە بەخوا مانوو تۆزێ بخەو باش شەحنیشان پێ نەما بەڵە بینەرانی خۆشەویست ئەوەی کە پێکەوە بینیمان ئەو کورتە تەمسیلیە بوو کاوکارانمان بۆیان ئامادەکردوین. دکتۆر مەزنبا لە جەناب تۆ دەست پێ بکەم ئەوەی بینیمان ئەوە بڕای تۆ بابەتێکی واقعیە یان ئەسڵەن ئەوە بابەتێکی زۆر بچووکە لە نێو خێزانەکانی ئەمڕۆی کوردەواریە وە تێبینی و سەرنجی تۆ بە شێوازێکی گشتی ئاگەم لێ وەندێک شتت نووسی فەرموو. دەستان خۆش بێت بەڕاستی بە هەر نەبین لە بیدات شا دکتۆر جعفەریش باسی کرد مامۆستا ئەکبەریش باسی کرد ڕەهەندەکە ئەمە ئەولەمەیە ینی شەپۆلێکە هەمومان چوینەتە ناوێ لەوە گەورەتری شێت ناڵین هەر کۆمەلگایمە با تامیمی نەکەین زۆربەی کۆمەلگاکان وای کۆمەلگەی خۆمان بەڵێ لەوان بۆکو وتمان ئەگە دیقە بێن ئەم شێوازە بڕوە ئێوە سێ چوار ڕەهەندیتر پێم پیشان نایە لە دوای ئەمە چی ینی ئەمە بەشێکی زۆر وتی سوچێکی بچووچێتی دوایە ئەمە ئاوا بۆ شێوازە ناڕوا بڕێەوە ئەگە دیقت بە ئێوە لاوانی داکوباوکە بەرەو نەخۆشی ئالەدوبوون بڕۆن ئالوودە ئەبن بۆ نمونە مناڵەکانی نەتیجەکەی وازەحە دەرناچن ئالوودەبوون لەگەڵ بەڵێ اینجا ئەمە چی دوای ئەوە چیە ئەم باشە بەڵێ لەوە زیاتریش هەیە شتێکی تر لەو مەترسیدانە ئەمە جوابی نەدایەوە باشی بۆ نمونە لێرەیە مەترسیکی تر هەیە لەسەر ئەوەی مەترسی ئاسایشی مناڵەکان بۆ نمونە گروپ هەیە تەمان لە خوار هەژەوە باسەکەن و مناڵەیە گروپ هەیە لەو تەمەنەیە بەدایک و بەناڵێ گروپە ئەڵێ نەچینە دەرەوە تۆ لەوە گەوری شەشنە سەر و بەبێ ئیزنی دایک و باوک ئەمە شێکی لەو شتە گەورە گروپی زۆر زۆر تایبەتێ ئەڵێ ئەچین
بۆ شوێنیشی یاریگا و 2000 بێنن و سەرپەرشتیارمانێ ئەوانەی چێ بۆ لەوانەشەوا دەنەچێت ئایا دایکوڵاکە وا دەرەچێت ئەوەی شێک پرساکاو بە ئاسایشی مەترسی مناڵەکانە بەرەو چێنە مناڵە چی ئەویان بات هەرموو مەسەلی مادیە شتی ترە چی بەسەرێت ئەو مەچی لەکەن ئەمە گروپێکن ئەنجاوەرە بۆ لیڤڵی گەورەتر ئەوەی کە بۆ نمونە ناوجوانانن پێشوێ بن بۆنەوە باڵغ بوون ئەمانەش گروپی تر سەر لە زانکۆکانیش هەن ئەم گروپانە هەیەڵەن ئەچین بۆ سەردانی کەسێکی ڕەفیقمان ئەمێنی نۆشە و دوای ئەوە چییە ئایا وایە بۆ شێوازی دایک و باوکیش بۆ نمونە لە گروپەیە نازانێت چییە گوزارێ ئەمە یەکێکی تریش لەو چیرۆکانە ئەوەی دایک و باوکانش بینیمان کە لێرە خۆی دایک و باوکان خۆی ئالوودە بۆ لێرە ئەوەی علاقێکی بەسەر کۆنتڕۆڵکردنی خۆی تەوان خۆ خێزانەکە و هەڵەوەشێ لەو حاڵەتێکە نتوانی بەم شێوازە کۆنتترۆڵێکی ئەمە چەند تێبینیشی من زۆر هەیە بە مەجال ماوەساکبەر ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو کورتە تەمسیلیە یعنی باوکە کە هاتەوە زۆر مەشغوڵ بوو ینی لەگەڵ بازار لەگەڵ هاوڕەکانی لەگەڵ چێکە قسەیە کرد دوایی دانیشت ینی چۆنەڵی مناڵەکەی لە باوەش و لە ئامێزی خۆی نەگرت نەمان بینی ئەسڵەن خێزانەکەی بێ چکە مناڵەکەی دوایی وتیەوە دایکشم لە دوو خەریکی تیکتۆکە تۆ وەکو بەچایەکی پەروەردەیانە تێبینەکانی تۆ لەسەر ئەم نمونە پشکۆلە نەو خێزانەکانی کۆمەڵگەی کوردیا چییە؟ پێشەوەی هەر پێم خۆشە وەڵامی پرسیارەکەت بەڕاستی بە پرسیارێک بدەمەوە حەزەکەم جەماعەتیش کە دانیشتون بە ڕێزان کاک دکتۆرانیش باوکەکە سەیری چی کرد لە ماوەی 3 خولەکە چی بینی هیچ کوشندەترین جۆر کاریگەری یعنی نەرێنیترین کاریگەری تەکنەلۆژیا لەسەر ئینسان دروستێکە بریتێ لە فێربوون و زانیاری بچڕ و بچڕ یعنی من بە پێچوانەی قسەکەی کاک دکتۆرەوە داوای لێبوردنەکەم نازەم ئەو لە ڕووی دەرونیوە دیارەشی کاری شلۆڤەی کردووە یەکێک لەو کاریگەری خراپانەی دایانێ لەسەر پرۆسەی تعلیمە تەکنەلۆژیا لەبەرەوەی زانیاری بچووک بچووکمان پێدا پێش ئەوەی پشتڕاستی شتەکان کاتەوە ئەمانگەیەنی بە کۆمەڵێ شت حەزەکەم ئەوە ڕوونکەمەوە کە لە مرۆڤ 3 یەقین ئەبێ بوونیە بێت لە هەموو مرۆڤێکە 3 یەقین ئەبێ بوونی هەبێ بەبێ شەک یەکەمیان عین اليەقین دووهەمیان عەقڵ اليەقین سێیەمیان علم اليەقین تەکنەلۆژیا کاریگەری گوماناوی لەسەر هەرسێکی دانێت ئەگەر وریای خۆمان نەبین لەسەر چاو چەندێ درۆی لەگەڵا کردوین مرۆڤی ساختەی بە مرۆڤی کوالێت بەرز پێ ناساندوین لەسەر عەقڵمان چەندێ گەشەی معریفی دواخستوین چەندێ گەشەی کارامایی لەسەر پەروەردەی مناڵەکان چەندێ تەسیری لەسەر گەشەی کارامایی و عەقڵی ئینسانەکانە بووە لەسەر علمیش چەندێ گومانی دروست کردووە یعنی دەیان توێژینەوە دێتە بەردەستمان شتێکە لێ دوای ساڵێک دەیان توێژینەوە شتێکی ترمان پێڵێ یان لە بەرامبەریا دەیان توێژینەوەی بە کەواتە بە قەناعەتی من لە کۆمەڵگەی خۆمانە بە ڕێزان ئەبێ وریابین بەڕاستی تەکنەلۆژیا کاریگەری نەرێنیدانەوە لەسەر ئەم کورتە فیلمەی جەنابتان عرضتان کرد بەڕاستی شتی زۆر جوانی تیا بوو بە تەواوی پەروەردەی ئەو خێزانەی شێواندووە پەروەردەی شێوا و هەرگیزا و هەرگیز تێک ناچێت کاتێک دایک و باوکێکی شیاو لە ژیانە بوونیانە بێت ئەگەر دایک و باوک شیاو بن بۆ ژیان پەروەردەی شێوا و دروست نابێ لی جۆرێک لە ژیاندا من زۆرم بینی لە ناخۆشترین دۆخی ئابووری کۆمەڵایەتی کۆمەلگاکەمانە من خەڵکی خێزان گەلێکمە بینی کە زۆر تۆکمە بوون زۆر تون و تۆڵ بوون بە ئێساشەوە بە ناخۆشترین دۆخی نەریتی کۆمەڵایەتیمانە کە تەکنەلۆژیا و خراپی دارایی و کۆمەڵێشت دروستی کردووە خێزانە بینم زۆر تۆکمن زۆر بەتوانان باوەڕەکەی ئوستاز دانا منم چەند ساڵی پێشوا کە مامۆستا بووم یەکێک لە ساڵەکان خوێندکارێکم لە پۆلی نوە یەکێک بوو لە یەکەمە لە سێ یەکەمەکە موبایلیان نەبوو وتی تەنها و تەنها باوکم موبایلێکی هەیە دایکش موبایلێکی سادە یعنی تەواو سادە سمارت و نازام ئەمانە بەکار نایەنی تازە کۆنەکان بەکارێنێ ئێمە بەبێ تەکنەلۆژیا شەتوانین بژین زۆر کەڵە مرۆڤ و ئینسانی گەورە و خاوەن فکر و ڕیسالە و پەیامداری گەورە بەبێ تەکنەلۆژیا ژیا بەڵام بەڕاستی زۆر کەس ژیانی لەدەستدا بەدەست تەکنەلۆژیاوە من ڕەشبین نیم بەرامبەر تەکنەلۆژیا بەڵام ئەو ئاگرە پەن خواردووی ئەو کاریگەریە نەرێنەی کە تەکنەلۆژیا سەر کۆمەلگاکەمان دروستی کردووە ناچاری نەوانەی هەڵگری چەمکی پەروەردەین بڵێن کە ئەم ئاگرە پەن خواردوو هەمومانە سووتێنێ با فریایکەوین ئیتر ناوت خێزانە پەروەردەشیارە کەسایەتیە کۆمەڵایەتیە ئیعلامی هەر شتێکەیە
ئەبێ وریابین تەکنەلۆژیا لەوە هەڵبگرین باوەڕکە ئەوە نمونەیەکی زوندوی تەواو واقعی ناو کۆمەلگاکەی خۆمانە ڕاستە ئێسێمەوەکو خۆمان منوەکو خۆم کاک دکتۆری خۆشەویست هیچ شکالمان لەگەڵ تەکنۆلۆژیا نییە بەڵام ڕوانین و پێناساندنی دۆخی کۆمەڵایەتی کۆمەلگا لە چاوی خۆتەوە خراپە لە واقعی ناو کۆمەلگاوە تەندروست و دروستە بۆیە بەڵێ بێگومان ئەو پەروەردە شێواوەی کە ئێستا لەناو زۆربەی خێزانەکانمانایە بە دۆخێکی زۆر خراپتریش لەوە زۆر باشە دکتۆر جعفەر وێ ڕای تێبینی خۆت ئاگام لێ بوشتت نووسی لەسەر بابەتەکە بەڵام پرسیارێکی ژەکەم کۆمەڵگە و تاکی کوردی و خێزانی کوردی ئالوودە بوون تووشی ئالوودە بوون بە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکانەوە مەسلەی ئەو سیناریۆشتانە کە باسەکرێت بەڕاستی لە ڕاستیە گونجێ بەشێک لە خێزانی کوردی بەو شێوە بێ گونجێ وابێت هەچەنە منەوە ڕژبین نیم هەمووی وابێت بەدڵنیاشە لە هەمووی وانیە و یەقینیشم هەیە کە وانیە ئەوەی کە من نەیبینم لە کلینیکی خۆم و لە ژیانی پیشەی خۆم و پزیشکێکی پسپۆری دەرونی هەر ڕووداوێکی ناخۆشی مەترسیدا لەم ڕوان و ڕووبەیە بەردەستی ئێمەیە وەکو دەستدرێژەکانی ئۆنلاین و ئابڕۆبردننی ئۆنلاین و ئەوانە کۆمەڵەکەیسی تایبەتی هەیە کە ڕوبەڕووی ئێمە بێتەوە ئەیبینی بەڵام هێشتا من پێم وانە کۆمەلگا گەشتوتە ئەو دۆخە هێشتا ماومانە بەڵام بڵێ سینارێکی دووبارەوە بەشێک لە خێزانەکانی کۆمەلگای ئێمە بەو شێوازەیە بەڵێ تێپەڕێنەوە بەو شێوازەیە لێرە من باز لەوە ناکەم ئەمە ڕاستە چۆن بەس باز لە هەندێک بابەتەکەم کە بەهۆی ئەمان ئەم شێواز و شێوازەکانی تر ڕۆدا یەکەم لێرەیە مناڵ فەرامۆشەکرێ ئێمە لە بواری دەرونیە چوار جۆر دەستدرێژیمان هەیە بۆ سەر مناڵ جۆرێک دەستدرێژی جەستەیە دەرونیە سێکسیە چوارەمە هەر بە دەستدرێژی حساب بکرێت وەکو ئەبیوز و خرە بەکارهێنان و بەماڵەکردن پێڵن فەرامۆشکردن یعنی تۆ مناڵەکەت ئیهمالەکەی ناچی بەلایە کاتی پێنادەی ئەمە چکە لە هەر مەترسیدارترین جۆرەکان ئەوی چەند جۆرێکی هەیە جۆری کاتپێدانە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەیوەندیەکان لە ڕووی هەموو ڕۆکانە تۆ کاتی پێنەدەی ئەمە شکل لە کێشە گەورەکان کە ئێستا کارەساتی لە دروست شکل لە هۆکارەکانی تەکنەلۆژیاکە من اسمەوە ماڵەوە مۆبایلەکەم پاڵمەوە دەست لە سەریکی مۆبایلم ئاگەم لە مناڵەکانم نییە خاڵێکی تر کە هەر لەو سیناریۆ دووبارە بێتەوە ئێمە شتێک بە مناڵەکانمانڵێن کە خۆمان ئەیکەین ئەڵێن می کە خۆمان ئەیکەین یعنی ئەو چکە لە کێشەکان یعنی من بە مناڵەکەم مەڵم ئەدەی واز بێنە دەواز بێن لە ئایپاد و تبە چی تەلەڤیزۆن بڕۆ سایکە خۆم خەری چی ئەوەم ینی چی بە مناڵەکەم مەڵم بۆیە مەسەن ئەمە چکتر لە کێشەکان ئەو دیارە ڕێگوا ئاگرێتەوە لە تۆ واز بڕەوە بکە سایکە تۆ خۆت ئێمە خۆمە خەریکی بابەتێکین چۆنە توانین بە کەسێکی تر شتێ بڵێ کە خۆت خەریکی ئەو بابەتی کە بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە خاڵێکی تر ئێمە لەسەر بنەما زانستیەکان قەدەغەکردنی هەموو شتێک بە هەڵازانین ئەمە زۆر گرنگە بیزانین من پزیشکی دەرونیم جا زۆر جار خەڵگەڵک کە خواردن شتە خۆن و گۆشت و شت دیێنەڵەن دکتۆر جعفەر تۆ دکتۆری بۆی کە نەیخۆی لەنگ خراپە لەم بەعکسەوە جا من هیچ کەسێک ئەوەی کە پێویستێتی لە کلینیکەکەی من ناچێت دەرەوە ڕێنمایی نەکەم گۆشت بخۆ ئەوانەی جوان لە من ئەزان منە قسەیەکەم پێڵم ڕێنمایەکەم گۆشت بخۆن چکە لەبەر دووسێ هۆکار و کارەکە نارە باسی ناکەم بەس ئەبێ گۆشت بخۆ هیچ لە هۆکارچەکانی گۆشت پێداویستی عقلی بۆ من دابینەکە کە بریتە لە ڤیتامین بیەکان و بە تایبەت B12 کە لێ دەستمەکە ئەگەر بنەی خوان مرۆڤ وردە دە تووشی بچوونە و تەرکیزی خراپە بێ و یادکی خراپە بێ و شێوازانە کۆمەڵێکی ترێ بۆیە فێر ئەڵەن گۆشتی حیوان بخۆ بە پێچوانی هەموو ئەو پزیشکانەی کە ئەڵەن گۆشتی حیوان خراپە کەوە ناڵێن بەس کاتە قەدەغیەکە لە نەخۆشێک هەڵەیە چکە پێدەویستی لەلایەکەوە بۆ شایی بۆ دروستە بێ سەختی هێشەکری هەیە تۆ شتێکی لە قەدەغی لە شوێنشکۆ کلێنی تێبێ ئەمیش هەروایە نابێ ئێمە قەدەغەکەین واز لە پەروەردەش چێنە بنای قەدەغەکردن ئێمە بە فێرکردنمان هەبێ ئەمە زۆر خەتەرە من هەموو شتێ بڵام خەمەیکە ناکرێ من نای باشە مەسەلەن با مامەسا زانێ با مەسەلەن من هەموو تۆڕەکۆنەتەکان قەدەغەکەن بە بەرنامەیەکە هەموو یەکەینەوە ناکەینەوە زۆر حەسان چییە من لە ماڵ خۆم نەوجەوانێ بە تۆزێک زیتەڵە بێ چیتەوە یعنی چای مارە بۆ دەرێن تۆ بەتەمای چی بێت تو تەکنۆلۆژیاڵە من نازانم چۆن بەکاری بێن ئەو لەو سەریەوە دێتەوە لەبەرەوە بەڕاستی قەدەغەکردن هەڵەیە من لەم سیستەمەت لەمە دەرچین ئەمە ستایلێکی هەڵی پەروەردەی هەر کەسێ تەطبیقی کردووە هەڵەیە ئیتر من بڵێ منێڵەم و دایان هۆزانە توژینەوەی لەسەر کراوە ئەوەی کە ئەمێنێتەوە فێرکردنە ئێمە بین فێر بکەین چا فێرکردن خۆمان فێر ببین مناڵ فێر بکەین کۆمەلگا فێرکەین چۆن بە شێوازێکی سەلامەت و دروست تۆڕی کۆمەڵایەتی ئینتەرنێت بەکار بێنێ ئەمە ئەساسەکەیە تاکی کۆمەلگەی کوردی ئالوودە بووە بە ئینتەرنێت و تۆڕی کۆمەڵایەتی بابەتی بەڕێست ئەمووشی ئالوودە زۆر بەکارهێنرێ وەکو زاراوەی ماسێکم باسی زانستەکەم بەرپرسی زانستم لێرە تا ئێستا شتێکمان نییە بە ناوی ئالوودەبوون بە تۆڕی کۆمەڵایەتی ئالوودەبوون بە ئینتەرنێت وەکو نەخۆشی جێکەینەوە بەڵێ لەوانەیە 5 ساڵی تر نەخۆشیێک دروست بێ بۆ ناوە بەس ئێستا سنووردارمە نیمانە بەڵام بەڵێ بە دڵنیاوێکی لە کێشە سەرچەکانی ئالو نیشانەکانی ئالوودەبوونە نیشانەکانی ئالوودەبوون باسکە بۆ تێ بگەین دکتۆر نیمانە لەبەرەوەی لایەنی پەیوەندیدار توێژینەوەی نەکردووە یان هەر بەڕاستی نیمانە ئێمە شتێکمانێ لە زانستە پێڵێن زانست ئەڵێن زانستی بەڵگەدار
ئێمە کە ئەڵێن فڵان نەخۆشی هەیە ئەبێت چەندین بەڵگەی زانستی لەبەر دەستمانە هەبێت چەسپا بێ هەمویان هەمان دەرئەنجام بنەوە ئەو کاتە ئەڵێن ئەمە نەخۆشی گرفتە بەڵام نەخۆشی واز لەبێنە منە ماڵم بکو ئەوی لە مکوی کە خەڵکی گڵانە بڵم قسە لە ڕووی زانستی و لە کتێبە زانستیەکانە نەخێر نیمانە بەس تەنها یەک جۆریمان هەیە پێڵێن ئالوودەبوون بە یاری ئەلکترۆنیەکانی بە یاریەکانی ئینتەرنێت ئەو جۆرەکە لە ئالوودەبوون ینی جۆرێک لە ئالوودەبوون هەیە کە یاری ئەلکترۆنیەکە یاوانەی کە بە ئینتەرنێت هینەکەن قمارەکەن ئەو جۆرە ئالوودەبوون ئەمە شار ئالوودەبوون چکە نیشانەکان ئالوودەبوون هەمووی تایە ئالوودەبوون چییە؟ ئەلوودەبوون بریتێ لە هەڵپەیەکی خێرای لە ناکاو من بۆ شتێک کە نەتوانم ئەگەر لێم ببڕێ بەرگەی نەگرم پێڵن کریڤینگ تا مەزرۆین بووی بەدەست ها بینێتە ماڵەوە خێرەتخواتەڕۆکەم لە دەکە هەر من لە عیادە نەخۆشەکە بڕا بکەم ئەلوودەنیم چی مێنی ناتوانم بە بێدارەکەم ئەگەر لێم بگرنەوە تووشی نیشانەکانی لێ ژیرانەوە بم کە بریتێلەوەی بێتاقەتم قەلەقم تووڕەم عەسەبیم هەڵەچم بێزارم هەستەکەم شتێکم لە دەستیاوە شتێکم لێکم بۆتەوانێ سێم هەتا زیاتر بەکاری بێنم زیاتر کاتم پێویستە بۆی بەکاری بێنم ئەمە جۆرێکی ترە لەوەی کە منە بێت جوڕعەکەی زیاکەم چۆن کەسە مەشتوو بەخواتەوە مەشتوبەکە جوڕعی زیاکە کە ئالوودا ببی بە هەمان شێوەیە خاڵێکی تر لێکەوتەی کۆمەڵایەتی بڵێ هەیە خێزانی بڵێ هەیەی یاسایی ئەوسە باسی کرد دنیای گێشە دەرونی هەموو ئەو کێشانە جەستەی تووشی فەقەراتی مل و کێشەی چاو دەروون نەخۆشە دەرونیەکانی تر و جامە ئەو مەسەلە نەخۆشی هەموو ئەمان تێکەواتە بڵێ بنەماکانی ئەساسی بۆ دەستنیشانکردنی کەسێک بۆی کە ئالوودە بووە ئەتوانین بڵێن بەڵێ بەم شێوازە بەڵام مەسلەی جۆرەکانی جیاوازی هەیە کاتێکی جیاوازیە چیە ئالوودێ چۆن ئالوودێ چۆن چارەسەریەکەیت هەموو ئەوانە جیاوازیمان هەیە لە بینی ئەوانە ئێمە پشوێکمانێ دوایی ئەگەڕینەوە هەم ئەوە تاواوکە هەم من لە مامۆستا ئەکبەریشە پرسم لەسەر بابەتی منع و مەناعە لە تۆڕی کۆمەڵایەتی و ئینتەرنێتوانە ئایا ئێمە بەڕاست ینی ئەمە بای ماوە منعی مناڵەکان و چواردەورەکان ممکن لە بابەتێک یا نا با بەکاری بێنێ چۆن لە کاتی ڤایرۆسی کۆرۆنایە کۆرۆنا هەبوو بەڵام مەناعەمان وەرەگرت دژە ڤایرۆسەکەی ماوەرگرت دوای ژێمەوە سەرەوە خۆشەویستان شوێکی کوردوەرەگرین و دوایی ئەچینە لای ئەو گەنجە جوانانەی کە لە ستۆدیۆ ئامادەن بزانین ئەوانیش پێشنیار و ڕاو سەرنج و پرسیارەکانیان چیە بۆ میوانانی بەرنامە. دووبارە سڵاو بینەرانی عزیز و خۆشەویست لە بەشی سێهم و کۆتایی پرۆگرامەکەمانە کۆمەڵێک میوانی ئازیز کۆمەڵێک گەنجی جوان لە ستۆدیۆ ئامادەم بزانین لەسەر کۆی ئەو قسانی کردمان چیان هەیە و ئەگەر پرسیارێکی تایبەتیان هەبێ لە میوانە بەڕێزەکانی بکەن. من محەممەدم و بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم و هەردوو دکتۆری ئەزیز و مامۆستای بەڕێز پرسیارەکەم بۆ مامۆستا ئەکبەرە باشە زۆربوونی کێشە کۆمەڵایەتیەکانی هەرزەکاران ناگرێتەوە بۆ دایک و باوکیان کە لە تەمەنی هەرزەکاری دایان لە تەمەنێکی کەمدا موبایلێک و ئینتەرنێتێکی بۆ فراهم کردووە. دەستان خۆش بێ بۆ ڕێخستنی ئەم هەیوانە بەڕاستی ئینشەڵڵا هیواخواستم کە جێگەی سوود بێت. پرسیارەکەی من ئاڕاستی مامۆستا مەزنە شارەزای بواری ئایتی لە یاسای عێراقیە یاسای سزادانی عێراقی تا چەندێک باس لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا کرا و سزاکانی چین و ئایا بەندینخانەی تایە تا چەندی خەرامەی تایە ئەومان بۆ ڕوونکەیتەوە سپاس دەکەم. من مامۆستا هاونازم زۆر سپاس دەستخۆشی لە بەرنامەکەتان و ئەم بەرنامە جوانەکەم هیوادارم نمونیان زۆر بێ بۆی ئێمە بینەری ئەمانە بین نەک خراپەکان بە خێراتینی مامۆستان دوکتۆرانی بەڕێز و خۆشمانەکەم. وەکو ئیزافە بێ بۆ قسەکان من کێشەمان زۆر باس کرد هەمومان کێشەکان باسەکەن و پێشم وایە مناڵ و گەورە و هەمومان نەزانین کێشە هەیە بەڵام چۆن چارەسەری بکەین وەکو ئێمە خۆم ئێشتا هەر گەنجێکم ئەوەی بەلامەوە مهمە وەکو چارەسەر دایک و باوکە پەروەردەی مناڵەکانی بەجۆرێ بکە بەڵام کامە دایک و باوک ئەتوانێت پەروەردە بکە من حقەتت پێڵم دایک و باوکم علمی پێ نییە پەروەردەی من بکە ئێستا دایک و باوکی من معلوماتەکەی ئەمەنە کەمە ناتوانێت من ئاڕاستە بکە بڵێ موبایلەکەت لا بە ئینتەرنێتەکە خراپە من قسەی زیاترم پێ لەسەر ئەو من ناتوانم ئامۆژگاری ئەو بکەم نەگە و ئامۆژگاری بکە بۆیە پێشنیارەکەم بە هەموو دایک و باوکی ئەگەر ئێوێ مناڵەکەی لە دەست نەچێ ئەبێ پێش سەردەمی مناڵەکەی بکەوێ دایک و باوکێک لە سەردەمی خۆیان بژی مناڵەکەی لە سەردەمێکی نوێ و علمی تازەی پێەیە ناتوانێت پەروەردەی بکە بۆیە دایک و باوکێکی خوێنەری جدیمان ئەوێ کە ئاگاداری سەرجەم ئەو شە تازانە بێت کە لە سەردەمی مناڵەکە هەیە اینجا کە
شتێکی زۆر مهم ئەم ئەتەرنێتە بمانەوە نەمانەوە داهێنەری کوفرە بۆیە زۆر باش ئەوان ئاگداری مرۆڤ ناسێکی حەقیقین لە ئەوەی کە هەیە جا ئەزانێت چۆن بیخاتە بەردەمی مناڵەکان و گەنجەکانەوە مامۆسا باسی چێژی کرد بزۆبت ئەوە زانێ مرۆڤ ناسێکە ئەزانێت چۆن ئەو چێژە بخاتە بەردەم مناڵ و هەرزەکارەکانی ئێمە و ئەزانێت چۆن کاتەکانیان داگیر بکە جا ئێمە گەر دایک و باوکێکی وامان هەبێ ئاراسی مناڵەکانمان بکەین مرۆڤ ناسی فێری مناڵەکانمان بکەین ناکەوێتەنە ئەو بەحرە بێبنەوە کە ون ببێتە ئێمە دوو حاڵتمانەیە یاوە تا ئێمە بین بە خاوەنی ئەتەرنێت یا ئەتەرنێت دەوێت بە خاوەنی ئێمە بەڕێی تۆ ئێستا کامیانە بۆ زۆرینەی بێ ئاگایەکان بە ئەکیدی ئەتەرنێت بۆت بە خاوەنیان بە تایبەتی بۆ مناڵەکان و کاگداری هیچ نین و دایک و باوکێکی باشیان نییە بۆ گەنجەکەی تۆ چ قۆناغێک قۆناغی ئامادەی ئەو قوتابیانەی لەبەردەستی جەنابتان تا چەند هەست ئەەکەی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەری نەرێنی لەسەر سلوک لەسەر ئامادەکردنی بابەتەکان لەسەر تاقیکردنەوەکان لەسەر هەموو بابەتەکان کە لە پێیوەستە بەژنگی قوتابخانەوە داناوە بەڵێ ئەتوانمە نقطەیە بڵم بۆ خۆم حەزم نەکردەوە قسە بکەم بەڵام بەیەکی لە قوتابەکانم وتم ئەو پەروەردەی هەتێ پەروەردەی تیکتۆکە نەگی دایک و باوک ڕێک پەروەردەکەی هی تیکتۆک بوو چکە ڕفتارەکانی ئەبینی قسەکانی ئەبینی هی ناو تیکتۆکە بەڕاستی دایک و باوکی ئەوەنە بهتر بێت نییە بەڵام خۆی وا دەرچووە هی ئەتەرنێت ئەوە لادوە جا من ئەمەوێت دایک و باوکەکان ینی پێشنیار بە دایک و باوکان بکەم کە ئەوەنە مناڵەکانیان فەر بکەم بن بە خاوەنی ئەمە ئەتەرنێتە من کاتێ بووم بە خاوەنی علمی زۆرم لە ئەتەرنێتەوە دەستکەوتووە هەمومان سوود لە ئەتەرنێت وەرەگرین بەڕاستی بەبێ ئەتەرنێت ئێستا من ژیانم زۆر سەختە بێ بەڵام چی ئەوەی کە ئەتەرنێت بوو بە خاوەنی من ئاڕاستە کرد یەک لە مشکلە گەورەکانی ئێمەش ئەوەیە کە زۆرینەی بینەرەکانمان لەبەری هەمووی هیچ ئاسی معریفی نییە بینەریشتە بێمعناکان ئەوانی کە چێژی لێبینێ چێژ لەم بەرنامەی ئێمە نبینێ قسەی زۆر باشی تەیە چێژ لە شتە تەرفی هەیە بێمعنەکانە بینێ دەستخۆش مامۆستاکۆ لەسەرەوەی کام دایک و باوکەوە بەلای منەوە گرنگ بوو سەرەتا دەستخۆشی بەرنامە جوانەکەتان لەکەمە هەروەها بە خیاتی مامۆسا و دکتۆرە بەڕێزەکانەکەم ئەمەوێ بزانم گرنگترین شت چییە بۆ ئەوەی زیانەکانی سۆشیال میدیا و ئەو شتانە نەمینێت لە نێوان کۆمەلگایە و هەروەها من بەڕای خۆم گرنگترین شت ئەوەیە لە خێزانەوە دەست پێکەین چونکە بەڕاستی ئەگەر هەر تاکێک بە شێوەیەکی تەندروست پەروەردەکرابێ ئەو کاتە ئێمە تووشی هیچ ئاستەنگێکی ئەخلاقی سۆشیال میدیا نبینەوە هەر بۆیە ئەمەیە پرسیار لە مامۆستا ئەکبەر بکەم بزانم چۆن ئێمە چی بکەین بۆ ئەوەی دایک و باوکان هۆشیار بکەینەوە لەوەی منداڵەکانیان بە شێوەیەکی تەندروست سۆشیال میدیا بەکاربێن و زیانیان بۆیان نەبێت دەستخۆشیتان لە یەکەم سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆم دەرفەتە من دلێر بابەکەی خوێندکاری زانکۆم بە خێراتنی ئەو دوو دکتۆر مامۆستا بەڕێزانە کە ئەم هاوڕێی ئەزیزانە من متابعێکی باش و مامۆستا بەڕێزان هەمویان سپاسیان نەکەم میشە سوودم لیان بینیوە بەڵام بەڕای من سۆشیال میدیا ینی لەگەڵەوەی کە باسەکری خراپەی زۆرە زیانی زۆرە بەڵام لەگەڵ ئەوەشدا باشەی زۆرە ئەوەی کە دکتۆر جعفەر لەوەڵ بە دڵنیاییەوە ئەوە کەوێتەوە سەر تاک چۆن سۆشیال میدیا بەکارێنێ سۆشیال میدیا وەکو چەقۆیەک وایە ئەتوانی بەکاری بێنی بۆ کاری ڕۆژانە بە سوود ئەتوانین کەسێکیشی بە بریندارکەین وەکو هەر بابەتێکی دیکە وایە دەکری ئێمە بەکاری بێنین بە شێوازێکی باش با من یەک پرسیارەوە من دەمێکە تۆ ناسم ئاگاشم لێ لە تۆڕی کۆمەڵایەتی چالاکیت ئەوەندەی لەگەڵ هاوڕێ و ڕەفیقەکان و هاوتەمەنەکانی خۆتا لە کۆمەڵگایت هەر بەڕاست من پرسیارەکە وەک مامۆستا ئەکبەر وتی لە خۆت ناکەم لە ڕوانگەی خۆتەوە چوار دەورەکەت گەنجی ئێستا بەکارهێنەرانی ئینتەرنێت و تۆڕی کۆمەڵایەتی ئێستا بە شێوازە دروست و باشەکە چەقۆکی کە باست کرد بۆ بابەتە باشەکان بەکارێنن یا خۆشیان و کۆمەڵگەشی پێبڕن بە دڵنیا گەر سەیری کۆمەڵگاکەین بە شێوازێکی گشتیەوە ڕاستیە گەنجان بەشێکی زۆریان ئالوودە و بە شێوازێکی خراپ بەڵام ئەمە تەنها گەنجان بەرپرسیار نین منەوە سێ مامۆستا بەڕێزە لێرن هەر گەنجێک لێرە هەر کەسێکی دیکە کە زانیاری بەسوود شتی علمی ئەبەخشێتەوە ئەوانش بەرپرسیارن لە بەرامبەر ئەم ڕووداوانە کات ماوەیەک بەر لە یەسر بەشێک لە مامۆستایانی ئاینی ئەیان و تیکتۆک حرامە کاتێک مامۆستایەکی ئاینی نایە پەیامە جوانەکە لە تیکتۆکا بگەێنێ گەنجێک مەجبورە گوێ لە کەسانی بگرێت کە ئیسفادەیان نییە کە سوودیان نییە بۆیە گرنگە ئەم مامۆستا بەڕێزانە ئەم کەسانە نمونانە بە جۆر لە جۆرەکان کار بکەن کە هەنگاوی زیاتر بنێن و خۆیان لە سۆشیال میدیا زیاتر بەرەو پێشەوە بەرن بۆی گەنجان زیاتر ئالوودی ئەمان بن تۆ ئەتەوێ بڵێ با ئەو پلاتفۆرمانەی هەیە
لە باتیوی تەحریمی بکەین لە خەڵک و منعی بکەین لە خەڵک خۆمان بین بە باشی بەکاری بێنین و بە باشی پەروەردەی خەڵکی بە دڵنیایە و بۆ تۆڕێکی کۆمەڵایەتی لە هەر دانێکیانەوە سەیری کە ئەکرێ ئێمە ببین بە نمونەیەکی جوان و ئێمە نمونەیەکی جوان پیشانی ئەوان بدەین. مامۆستا سەیری ئەو ڤیدۆیی کە بینیمان باش دایک و باوکان بەشێکی زۆریان خۆیان بەرپرسیارن لەمە خۆی منداڵێکی موبایلێکی بۆ کڕیە بای کۆڵێک پارەیە ئەم منداڵە چاوەڕی چی لەکەی ئێستا لەم کاتەیە لە بەشێک لە قوتابخانەکان دەوام نیە بەڕاستی ئەمە کارەساتە بەڵام من لەوە کارەساتر ئەبینم کاتێک منداڵێکە بینی ئەڵێ مەکتەب نەکراوەتەڵە لەخوا بە زیادە مەکتەب نەکراوە بخۆم خەریکی موبایلە بم یعنی حەزی بۆ موبایلەکە زیاترە لە مەکتەبەکە یعنی وای لێ هاتووە موبایل بۆ بەشێک لە ژیانی دایک و باوک ئەڵێ کورە با لە کۆڵم بێتەوە با ئیزعاجم نەکا با ماندوم نەکا منداڵێکی 4 ساڵە موبایلێکی داتی ئەڵێ کاکە بەکاری بێنە بۆی خۆی لاکنەیە بۆی خۆی ئیسراحەت بێ بۆی کە منداڵەکە کێشەی بۆی دروست نەکات نازانێکی دیاریکراوە دێ لە میوانە بەڕێزەکان وەڵام من ئەو پرسیارەمە کە ئایا مامۆستایانی بەڕێز ئەوان چیان کردووەوە چی ئەکەن بۆی کە لە داهاتووە و چی بکەن مامۆستایانی دیکە بۆی کە کاریگەری گەورەتر لەوەی کە ئێستاە بەجێ بێڵین و چی بکەین بۆی سوۆشال میدیا لە خزمەتی بوارە پەروەردەیە بەسوودەکەیە بەکاربێنین و گەنجان مودمینی ئەم بوارانە بکەین جیاواز لە بوارانی دیکە دەست خۆش کاکات سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان بسمیلا سەرەتای دەستپێکردنی هەموو کارێکی خەیرە دەستخۆشتان لێ یەکەم بۆ بەرنامەکەتان هێرسدیقم خوێندکاری مەرحەلە 4 لە بەشی کۆمەڵناسی و خاوەنی دامەزراوەیەکی پەروەردەییم چەند ڕێنماییەکمێ وەزای دەمپرسیارێکم لە مامۆستا ئەکبەر هەیە باسی لەوە کردوتی هەر چوارمان لە خوارەوە 4 کەس بووین بۆ ماوەی 20 دقا بە مۆبایلەوە خەریک بووین یەکتر ناسینمان نەکرد بۆچی مامۆستا دەست پێشخەری نەکرد حەز مەگەرەوە دەست پێشخەری کرا بەڵام لە گۆتایەوە بوو تۆزە قسەمان کردو مامۆستا دکتۆر جعفەریش هاو بەسەر بابەتەکەیە دوو دەستخۆشیم لە دکتۆر جعفەر هەیە تەنها وەکو زانیاریە کە ئەوەی باسی کروک و توێژینەوەمان کە نییە خوێندکار بۆ منە تووشی ئالوودەبوون ببێت ئەوە زانیارێکی گرنگ بوو بۆ من و کۆمەڵناسێک بەڵام ئەمێ بزانێکم ئەو کەیسانی کە هاتوۆتە لای دکتۆر بۆ منە لەبەر نەبوونی ئەنتەرنێت هیچ کێشێکی خێزانی دروست بووە بۆ نمونە ئەگەر دروست بووە ئەگەر مەجای باسکردن هەبێ بۆ نمونە چییە سێ هیوادارم هیچ ژایک و باوکێک گلەی لەوە نەکات کە مناڵەکەی مۆبایل بەکارێنێ تۆڕی کۆمەڵایەتی بەکارێنێ خۆی بۆ یەکڕێت هەندێک کات مناڵێم تۆڕی کۆمەڵایەتی هەست تۆڕێک بێ لە تۆڕەکان هەندێک کات پێویستیە بەڵام هەندێک کات بۆ پڕکردنەوەی فەراغاتە هەندێک کات هەر کات بەسەربردنە ئەگەر وەکو لایەنێکی پێویستی بۆ مناڵەکەی بینێت قەیناکە ئاساییە بەڵام وەکو دکتۆریش باسی گروتی پێویستەکە فێر بکرێت بەڵام من ئەڵێم پێویستەکە مناڵ ئاراسە بکرێت لەسەر بەکارهێنانی وەزائیدەن وەکو لایەنی بەرپرس و پەیوەندیدار ئەمە شتێکە هاتوێتە پێشەوە ڕوبەڕووی هەموو خێزانەکان بۆ و کەس ناتوانێت خۆی لێ بپارێزێ بەڵام لە کاتێکە ئێمە بۆچی ئەڵێن هەموو مناڵان یاخود زۆربەی خوێندکاران زۆربەی لاوان چوونەتە نێو تۆڕی کۆمەڵایەتیەوانێ لەسەر شخصیاتی خۆیان هەر بابەتێک لە بابەتەکان ئایا منم پرسیاراکەم بەکارهێنانی مۆبایل یاخود تۆڕی کۆمەڵایەتی لەکوێ فێر ببێ لە کاتێک لە کاتەکانە لە قوتابخانە لە باخچە وانەیەکی تێدا نییە لەسەر بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی لە قوتابخانە وانەیەکی تێدا نییە لەسەر بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی لە پەیمانگا و زانکۆدا تێدا نییە یعنی ئەمە حقیقەتێکە ئەوەی کە خوێندکار بە هەندێ وانە و مادەوانە هیلاگەکرێ بۆچی هەتا سەگانە لایانی پەیوەندیدار نهاتۆتە پێشەوانێ بە شێوازێکی ئەکادیمی چەنەهاوە تا دکتۆر و کەسایەتی مەزن و بەناوبانگمانەیە بێنە پێشەوانی و بکرێتە وانەیەک لەوانەکان بۆ ئێمە لەم سەروبەندە بەجددی من منداڵ بە بێتاوانە بینم لە بەکارهێنان و غەڵەت بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی بۆتە قوربانی لەو لایەنە بۆ هیوا خوازم ئینشاءڵڵا لایانی پەیوەندیدار بیخەنە یەکێک لە بابەتەکانی باخچە و قوتابخانە و پەیمانگا و زانکۆکان لە پێشەکی بەرنامەکە وتم گەنجان بەشێک لە گەنجان هەموو ناوتم بەشێک لە گەنجان وەک کرمی دەمی قولاپی ماسییان لێ هات و فڕێنێن ئاوەکەوە هەم خۆیانە بنە قوربانی هەم بەرامبەر و کۆمەلگاکەنە قوربانی وەک کۆمەڵناسێک پشڕاستی و قسەیەکەیتەوە بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێ بەخێربێت و میێنا بە ڕێزاناکەم پرسیاری منت ڕاستە تۆڕی کۆمەڵایەتی هەم کاتمان بۆ کەمەکاتەوە لە لایەکی تریش و هەم کاتمان لێ بۆ زیاد کاتمان لە چێ لێ کەمەکاتەوە لە پەیوەندیەکانە لە بەحسەکانمانە لە گەڕانێکمان باش با من یەکێ پرسیار دەکەم لە پەیوەندیەکانە چۆن بۆ نمونە تۆ گەرتوێ لەگەڵ پورت لەگەڵ خاڵت لەگەڵ مامت لەگەڵ خوشکێکت لەگەڵ برایەکت
ینی ئەتێ بڵیت چۆن ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کاتی بۆ من ئەتوانێت پەیوەندیەکانمان بۆ نزیکاتەوە بۆ منە کەسێک دوورە ناتوانانی سەردانی بکە یان شتێک ئەتوانی بە ئاسانترین شێوە پەیوەندی پێوە بەس ئەوە نەبووە تەمایەوەی کەسی لێ ڕەحم قەتع بکە و چۆنەڵی ئەوەی کە تۆ بچیت ڕاستەخۆ لای پورە دانیشی فەیس تو فەیس لە نزیکیەوە بی بە مۆبایلێک تەلەفۆنێکی بۆ بکە یا بە ڤایبەرێک بە واتسەپ قسەی لەگەڵا بەروەڵا تەبعاً زەرەری زۆری شیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڵام هەندێک کاتیش پێویستیە کە ضروریەکە ناتوانین بێت تۆڕی کۆمەڵایەتی بەجددی بژین هەنێک کەس تۆ چەند تۆڕی کۆمەڵایەتی وەیە وەکو خۆم چواردانە بەکارێ چواردانەوەیە کەس هەیە لە ئێوە تۆڕی کۆمەڵاتی بەکارنێنێ کابێ هەتا هەرەبێ هەبێت باش ئەوە تۆ چوار چی کە لە سەروو یەک تۆڕی کۆمەڵایەتیەوەیەتی باش تاو بیتەوە وەڵا پرسیارمەوەیە چۆن بە شێوەیەکی زانستیانە تۆڕە کۆمەڵاتیەکان کۆنتترۆلکەین بەکارێنانی کەمتر بکەینەوە دکتۆر فەرمەوانی کە ئاڕاستی جەنابەت کراون و بزانم دادە باسی لە مەسائلی یاسایی ئەوانە کرد هەشتێکی کە هەبوو هەمویان جواب بەرەوە فەرموو بەڵێ لە بەرگەی یەک مادی 56 یاسای عێراقی و یاسای 6 2010 هەرێمی کوردستان هەش بەرگەی هەیە 6 مانگ حەبسە کرێ و کاتەبعاان بەکارهێنانی مۆبایل و ئامێرە پەیوەندیەکانی تەلدار و یعنی وایرلێز و غێری وایرلێز باسی ئەوە ئەکات لە 6 مانگ حەبس هەمانە تا 5 ساڵ زیاتر نەبێت و غەرامەکەشی لە 1 میلیۆن بۆ 5 میلیۆن دینارە. طبعا ئەمە هەش بەرگەیە میشی لەو بەرگانەوەی تەشیرکردنە بۆ کەسە ئابووربرنی کەسەکانە خراپ بەکارهێنانە بۆ هەش بەرگەیە تایەتی و بە حکمی قانونیە بۆ شێوازێک کە دانراوە بەڵێ حکمی لەسەر و بەکارهێنانێکی خراپی زیاتر ئینتەرنێت و چیەگرێتەوە تۆڵە کۆمەڵات تۆڕە کۆمەڵگات چاگرێتەوە ئەمە بەگشتی ئەمە جوای پرسایی باخانخانەی تر نازانم دکتۆر هەچەنەوە بێ کەسێکی یاسایی جای بەزان پرسیارەوە بکەم خودی سزا بۆ ئەوەی کە شتێک ینی بەرەو بنبڕی یا کەمی بکاتەوە ئەوەی جەنابەت ئاماژت پێ کرد بەو ئاڕاستەیە کە ئەو تاوانانەکەم کاتەوە نەخێرەوە کو مەسئولیەتە تۆ من خزمەت گوزاریەکە بەکاری هێنم بۆ نمونە بۆ شێوازێکی هەمەکە بەکارێنم من مادەم بەکارێنم ئەبێ من بە پرسیارەتی هەڵگرم کابێ من بەکارێن و بە پرسیارەتی یاسایی ئەبێ هەڵگریم پرسیارێکیان کردی لە ئامادەبوون بەلامەوە سەرۆکێش وتی ئەبێ ئێمە وەکو بڵێ ببینە خاوەنی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵاتەکان نەک ئەوان ببن بەڕاست ئێستا کاممان ئێستا ئەوتی تۆڕە کۆمەڵاتەکان بەدە خاوەنی ئێمە ئینتەرنێت تۆش کۆکی لەگەڵەوە من ئێمە 5 ساڵی نازمەگەر ئێمە بمێنین ئیشەڵڵا یەک مەسەڵەحێکی تر هاتووە کە پێی وترێ بۆ منە ئۆپن AI ینی زیرێکی دەستکرد کۆنتترۆڵی تەبعانیسا لە وڵاتانی تر ئەوان دژی ئەوەن بەتابێت لە وڵاتی ئەمریکا ئیشیان لە خەریکە ئیشان بۆ مرۆڤی وەکو ماس ئەکبەر باسی کرد مرۆڤی ڤێرچوەڵ دروستەکە مرۆڤێکی بۆ نمونیا ئیشی ئەوە زۆر ئاست زیاد لە ئیشێکی من و تۆشەکات بۆ نمونە هەشتێک بۆ بە ئەلیکترۆنی هەشتێک بۆ بە ڤێرچوەڵ یعنی خەیاڵی ئۆپن AI چی زانیاریە ئەی خاتە بەردەستێت تەبعانیسا چات GPT شێ لەو بەرنامانەیە کە بەحسێ لە ماوەی چەند خولەکێکە داتێ و دووبارەبوونەوە بەحسەر نییە یعنی نەک بڵی کۆپی هێنێ نەخێر ئەڵێ بەحسێکم بۆ بێنە بیدون دووبارە ینی دوپلیکیت نەبێت ئەم بەحسە تێژوونەیە هەر شتێک بە و زانیەوە ئایا زانێرە چۆن کۆی کردێتەوە لەو هەموو داتای جیهانە کەوا بە ئایا ئەم زانایە دروستە لە مای چۆن خولێکەکە دەسم کە و ئەو کاتەوە من ئەڵێمەوە من کردومە و کەسی ناتوانێت بڵێن تۆنەوە کردووە بۆ نمونەیە من ئاراستەی کەم لە سۆشیال میدیا لە ئاراستەی کەسێکی پێ بکەم لەوانەیە ناحیقانی دوای ماوەی کەشف بم بەڵام لەم حاڵەتانەیە ئایم بڵێم ئاگامە لێ نوێ کۆنتترۆلی کردوون ئێمە چینە ئەو ئاگادارین ئەو داتایی کە کۆکرێت لە بیداتە باسی کرد ئەو داتایە بەم شێوازە بەکاری لەو داتایە هەموویە بن بە ئۆپن AI ئایا ئۆپن AI چێ بەکارێنەوە چۆن لە دژی ئێمە بەکاریان لە بۆ نمونە چاومانە بەستێتەوە کۆنتترۆلی کردون ئەمە شت زۆر هەڵەگرێ و سپاسوە بزانم بەشێکی زۆر لە ئاڕاستی جەناب بوون ئەگە بە کورتی لەسەریان بۆستی لە خزمەتە من لە ڕاستیە حەزەکەم وەڵامی ئەوە بەمەوە کە من مەبەستم ئەوە نییە تەکنۆلۆژیا بەکار نێنرێت مەبەستم ئەوەیە بەم شێوەیە بەکار بێنرێت بەکاری نێنی باشترە یعنی بەکارێنانی پێویستە بۆ سەردەم چۆن ئینسان بەڕاستی زۆر زەرورە بیرتانە چە هیلاری کلینتۆن کە کەسایەتێک هەمومانی ناسین کتێبێکی هەیە بە ناوی پێویستم بە گوندێکە بۆ پەروەردەکردنی مناڵەکەم شەرت نییە گەڕانەوە بۆ دواوە مانای پێشکەوتن نەبێ ئاگاتانەوە بێ لە بەڕێز مامۆستا هێرشەوە دەست پێ بکەم دەست پێشخەریم نەکرد لەبەرەوەی منیش بەکاربەرم مامۆستا هێرشگیان یعنی تەکنۆلۆژیا کاریگەری نەرێنیشی لەسەر منیش دروست کردووەوە سەلمێنەری
قسەکان بوو. کاک دلێری خۆشەویست ئەڵێ نازانم تیکتۆک لای هەندێ مەلا حرام کرا و نازام شتێ لەو بابەتانە بە قەناعەتی من کاکە دلێر ئاین ئەبێ ئینسان لە حرام دوور بخاتەوە نەک لە ژیان. ئاین زۆر گەورەیە، زۆر پاڵنەرێکی دەرونی گەورەیە بۆ ئینسانی سەر پەروەردەناسە گەورەکان باسی کاریگەری ئاینەکەن لەسەر پەروەردەی ئینسان، سەر دەرونی ئینسان. ئاین مرۆڤی لەرزۆک و ترسنۆکی خۆش ناوێ. ئەبێ وا لە ئینسان کا بەبێ ترس بە باگراوندێکی فکری قوڵەوە بچێتە ناو هەموو کنوکە لە بەرەکانی ژیانەوە. زانایانی ئاینی لە هەرێمی کوردستان کە ئەوانیش هەڵگری گەورەترین قەڵغانی ڕوبەڕووبوونەوەی شەپۆلە نەرێنیەکانن کە داوێتی لە دیواری کۆمەڵایەتی ئەخلاقی کۆمەلگاکەمان بە قەناعەتی من. گەورەترین بربەستن لە بەردەم داڕمانی کۆمەڵایەتی کۆمەلگاکەمانە ئەوە لە ئایندەی شابوومان ڕوو نەبێتەوە بە ئەزمون. کاک نەورۆز عومەر دایکان چی بکەن بۆی مناڵەکانیان بە شێوەیەکی تەندروست پەروەردە بکەن. من حەزەکەم شتێکت پێ بڵێم وتی کام دایک و باوک ئەو زۆر سەرنجیمنی ڕاکێشا چون ئەم گەنجەی ئێستا هەڵگیری ئەم تیکتۆک و ئەم تۆڕە کۆمەڵایەتی سپێنیش خۆی بێ بە دایک و باوک هەر بەڕاست ئەمە توانێت ئاڕاستی مناڵەکەی بکە زۆر ڕاستە. حەزەکەم وەڵامی کاک نەورۆز و هاوناسخان تێکەڵ بکەم چکە پرسیارەکانیان تا ڕێک لە یەکەوە نزیک بوو. پەروەردە پێویستی بە عیلم و زانیاری زۆر نییە، پێویستی بە دڵسۆزی زۆرە، بە خەمخۆری زۆرە. دایکان و باوکانی نالی و مەحمی و پیرەمێرد و سالم و کوردی و زەڵمی و نەورسی و هەورچی زانای کوردەواری کۆمەڵگەی خۆمانەیە، هەمویان پرۆفیسۆر و عالم و هەڵگری ناو و لەقەبی گەورە گەورە و دانسقە و بەم زمانەی ئێستا نەبوون. بەڵام مادام پەروەردەیەکی قەشەنگ ژووری قوڕینە پیاوی گەورەی، ژووری بچووکی قوڕینە پیاوی پۆڵاینی گەورەی دروستکرد لە ناو کۆمەڵگەی خۆمانە. ئەوە حەزەکەم ئەوە بزانین. شتێکی تر منداڵ کە دێتە دنیاوە گەمژە نییە، نەزانە. ئەوەی کە گەمژەی ئەکات دایک و باوکان، ئەمە قسەی پەروەردەناسێکی گەورەیە. دایکان و باوکان گەمژەی ئەکەن. بۆیە ئیمامی عەلیە فەرمێ منداڵەکانتان بە سەردەمی خۆتان پەروەردە مەکەن، بۆ سەردەمی خۆیان پەروەردەیان بکەن. دایکان و باوکان لە ئێستا پێویستیان بە وەشیاریە لە زانیاری. بەداخەوە ئێمە ئەو دوو چەمکەمان تێکەڵ کردووە. وەشیاری جیاوازە لە زانیاری. هەمومان زانیاریەکی زۆر باشمانەیە لە هەموو ڕاندەکان و باوەڕکەن. دایکێکی ئێستا هێندەی دایکێکی جاران زانیاریە بوو، بەس وەشیاری نا. من باسی وەشیاریتان بۆکەم. وەشیاری بنەما حەقیقەکەی بەڕێوە بردننی فکر و ئاوەزە وەزری ئینسانەکانە لە دنیا. بۆیە بەداخەوە ئێستا دایکان و باوکانی ئێستا بەگشتی ئەوەیان هەیە. کاک محەممەد پرسیارێکی کرد زۆربوونی کێشەی هەرزەکارەکان ناگەڕێنێتەوە بۆ بەکارهێنانی ئینتەرنێت و ئەڵێ دایکان و باوکان یعنی ئینتەرنێتێکیان داوە بە کوڕەکان و ینی نایشکرێتەوە بەڕاستی لەم سەردەم و زەمانە کە ئیتر دنیای کرانەوەی دنیای گۆڕانکاریە مرۆڤێکی نامۆ بێنی تەکایەکەوە. تۆ وەکو کاک دکتۆر وتی ناکرێتەوە ئینسانێک لە دنیای ئەولەمە و تەکنۆلۆژیا و کرانەوە دابڕنی بە عوزلە و پەرگیری دوور لە هەموو ئەم شتانە. شتێکەیە لە ناو پەروەردە چەمکێکی زۆر زۆر جوانە. ئەڵێ هەڵە بە مناڵەکانتان بناسێنن بەڵام مێڵن ئەنجامی بن. منیش ئەڵێم تەکنۆلۆژیا بە مناڵەکانتان بناسێنن بەڵام مێڵن بە نەرێنی و بە خراپ ئەنجامی بن. خوازیارم کۆی وەڵامەکان گەیشت بێ بە کەواتە ئەوی کە من وتم تۆ لەگەڵ مەنعکردن نیت بە هیچ جۆرێک لەگەڵ مەناع پێدانی بێگومان لەگەڵ مەنعکردن نیم چۆنە بێشتیوە بێگومان نابێت. دکتۆر جان مەسەلەی کاریگەری دەرونەکانی زۆر زۆرە بەڕاستی پێست پێ خۆش ئاماژە بۆ بم لەسەر مناڵان کاریگەری دەرونی زۆر خراپی هەیە وەکو دواکەوتنی قسەکردن لە مناڵانە و ناکۆمەڵایەتی بوونی تاک توریزم بە ڕفتاری شەڕەنگێزی بەهۆی ئەوەی کە تێکەڵ نابێت لەگەڵ مرۆڤەکانە و زۆر بەشێکیان بەتایبەت لە تەمەنی دوای نزیکی مڕاهقە تووشی دەستدرێژیە بنەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان. دەستدرێژی مەرج نییە کەسێک ڕاستەوخۆ بە نامەیەک بە پەیوەندێک لەگەڵ لەوانەیە وێنەیەک ببینێ کە بێتە دەستدرێژی. لەسەر گەورەکانیش کاریگەری زۆری هەیە بەتایبەت لەسەر نێوجەوانان مەسەلی ئالوودەبوون باس کرا بەڵێ گونجە تۆڕ مەسەلە ڕوو بدا لە داهاتوە بێتەوە یەکێک لە بنەما ئاساسیەکان و ئالوودەبوونی تۆڕی کۆمەڵایەتی دروستە بێ. مەسەلەی لە ڕاوکێ لەنایەنە زۆر باوە بە هۆکاری ئەوە خەمۆکیشێکە لە بابەتەکان خۆکوژی یەکێک لە هۆکارەکە مەترسیارەکان بۆ زیادبوونی خۆکوژی لەو بابەتەیە. بابەتێکی تر کە زۆر گرنگە لەسەر مەسەلی نەوجەوانە کە ڕوو ئەدەم پێم خۆش ئاماژە بکەن کە زیاتر لە گەنج و نەوجەوانە بابەتێکی لە مەسەلی دەرونی مرۆڤە کە شکل و شێوە و دوخساری خۆی پێ جوان نییە. زۆربوونی تۆڕە کۆمەڵایەتەکان بەتایبەت ئەوانەی کە مەسەلەی سناپیان تایە فلتر وەکو سناپچات و وەکو هەموو سەمیتیاتی شوێنێکی نەبێت
ئەمە وا ئەکا کە مرۆڤ هەستکە شکلی ناشرینە لە کاتێکا کەسێک کە وێنەکەی خۆی داگرتووە شکلی خۆی زۆر ناشینە بەس بۆ جوان بۆ وازانێ خۆی وەگەو لێ بکە وەکوی ئەبین جارە پیاوەی کەن بەژن بۆمان و هەسەی ئەفرەتە یعنی ئەوە وازانێ ئەوە ئەمە کارگی لەسەر دەرونی دروستەکە حاڵەتێکی دەرونیمانە پێڵێن ینی کەسێک خود ناڕێکبینی هەیە و پێی وایە کردن شکلی ناشرینە جاروە چەندین نەشتەرگەریە چەندین جا شکلی شوی خۆی گۆڕێ ناگاتەجە ئەو مەترسیانە سەر هەموو ئەوانە زیاتر کەسەبارەت بە بڕێزان دەستیان خۆش بە زۆری وەڵامەکانە ناو منێک دوو خاڵ هەیە نەبوونی ئینتەرنێت مامۆساهێنش بە تاکید پێشتر ئینتەرنێتیش نەبوو کەس تووشی گرفت نابوو نەهات بەس ئێستا کیسێکە ئەو ڕێک و جواب ئاوجابێنەوە کەس نایە بۆ لامان کە کە سێکتۆری کۆمەڵایەتیان ئینتەرنێت بەکار ناهێنێت یەت بۆ لامان لەبەرەوەی کە زۆر بەکارێنێ یان ناهێڵن بەکاری بێنە دایک و باوک ئاسی جێکەینەوە قەدەقەکردن غەڵەتە ئەمە دووبارەیەکە بۆ نێوجوانێکم بۆ ئەهێنێ ئەڵە دکتۆر جعفەر من ناهێڵم نیو ساعتیش بەکاری بێنێ ئەبێ کاکە منطقی نییە لە ئێستا نێوجوانە نیو ساعت بەکاری بێنێ من ناڵم بەکاری بێنێ بێ سنوور ئەستا باسی خاڵەکانی خۆمەکەم چی گرنگە بۆ بەڕاستی بە چارەسەرێکم لایە بەدە خاڵامەشە پێکەم بەس بزانین ئەم سنووردارکردنە کە نابێ بەکاری بێنێ مناڵەکە تووشی بێتاقەتی بێزاری بێ بۆ هاوڕێکی هێتی بۆ کەسێک گەشتوتە 18 ساڵ 7 ساڵ تۆ ناهێڵ تۆری کۆمەڵایەتی هەبێ ینی چی دەنی ئەم خەڵک هاوڕەکانی هەمووی هەیەە بەس چۆن هەی بێ باسی یەکەین ئەمە کێشەکە لەوەیە لەگەڵ ئەو یەکەمێن ئەوەیە کە ئێمە سنووردارێکمان قەدەغەمان کردو نەک سنووردار دووەمیشانەوەی بێسانسۆرمان کردووە باوکەکەی وڵا سناپی هێ مناڵەکەم 10 ساڵیان تیکتۆکە یا فڵان ئێتەمان تووشی غەڵەتە بێ ئەو تۆ بە تەمای توش نەبێ توش ئەبێ ینی یەقینمان هەیە بۆیە بۆ دوانە توشمانە بێگەنە هیچ کەسێک نێبێ بڵێ من کێشەی ئەو بابەتەم نییە کاک دکتۆر مەزن هەر بەڕاست ئەتوانین لەم سەردەمایە بەبێ ئینتەرنێت و تۆڕی کۆمەڵایەتی ژیانمان بگوزارێنین یان ناتوانین هەندێک ئیش هەیە هەندێک کار هەیە بۆ نمونە واقع بۆ نمونە سەلماندوی بێ ئینتەرنێت ناتوانین ئەتوانین بژین بۆ نمونە بەڵانی کارەکانمان خاو بێتەوە بێ ئینتەرنێت ئەژنە کارەکانیشمانتوانین جێبەجێکەکەین سەرکەوتی بەڵام زۆر زۆر دواکەین ینی کارەکانی سەر زۆر بە ئاسانتری ڕۆ لە ڕێ ئینتەرنێتەوە بۆ خوێندکار بۆ مامۆسا و بۆ بەگشتی بۆ کەسی سادە لەوانی پێویست نەکایی بێت مامۆسا ئەکبەر چارەسەری ئەم دۆخی ئێستا تاک و کۆمەڵگە و خێزانی کوردی تێکەوتۆ بەدەست ئینتەرنێت و تۆڕی کۆمەڵایەتیەوە بە کورتی چییە؟ لە ڕاستیە چارەسەر چییە؟ مرۆڤ پێکاتە پەروەردەیەکەی هەڵقوڵاوی نێوان دوو مەسادرە یەکیان خێزان ئەوی تریان ژینگە زۆرن هەڵبەتە زۆرم پێکاتت پەروەردەیەەکە بەڵام ئەم دوانیان زۆر گرنگن یعنی سەقفی پەروەردەی و تێڕوانین و دیدگای ئینسان لەسەر چەند پایەیەکە وەستن دوو گرنگترین پایەیان بریتە لە خێزان ئەوی تریان بریتە لە ژینگە ژینگەی کۆمەڵایەتی کۆمەڵگەی خۆمان لە ئێستادا شێوێنراوە یعنی لە گەڕێکی بۆ گەڕێکێکی تر لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی نەریتیوە لە ڕووی هەموو شتەکان و جەمالەت و کەمالەتەوە گۆڕاوە کاتە ژینگەمان زۆر سازراو نییە بۆ ئەوەی ئینسانی تیا گەورە بێ بەرکەوتەی کۆمەڵایەتی نەماوە بە ناشکوری ناڵێمەوە قوتابخانەش داخراوە کە هەر منداڵەکانمان بەرکەوتێکی کۆمەڵایەتی بۆ دروست بێ لە ڕاندە کۆمەڵایەتێکەوە گەشە بکە معریفی و زانستێکەکەی قەی ناکرد تا ڕادەیە بەڵام کۆمەڵایەتەکەی ئەوی تریان خێزانە خێزان بەڕاستی ئەبێ ببێ بە فیلتەرێک بۆ پاکتاوکردنی هەموو ئەو شتە زیان بەخشانەی لە تەکنەلۆژیا ئاراستەی مرۆڤەکانە خێزانی کورتوانیوتەوە بکە خێزانی کورد بە زۆرینەی بێگومان نەخێر بە زۆرینەی بەڵام تیاشایەتی بێگومان توانیوێتی ببێ بە فیلتەر بۆ ڕوبەڕووبوونەوەی باش ئێمە یەک نمونە ئەگەرلات بێ زۆر ناخی تۆی هەژاند بێ لەسەر ئەم بابەتە لە ڕووی پەروەردەیەوە کە زۆر تراژیدیا بۆ کاریگەری لەسەر ژیانی من دروست کردووە پیاوێک 4 مناڵیە بوو لە یەکێ لە شارەکانی کوردستان پەیوەندی کردکە خێزانی لە ماڵەوە 3 دەفتەرمان نەماوە لەگەڵ بڕی کۆمەڵێ ئاڵتون و زی و ئەمانە سوێنی خواردووە وتوێتی کە دزاتووە بردوێتی تۆ لە ماڵەوە نەبووی پیاوەکە لە دەرەوە ئیشی کردووە وتی ئێستا ڕۆژێک گەڕاومەتەوە پیاوەکە لە ماڵمان بووە دزەکە با بڵێن ئێستا سەیرەکەم علاقیان لە ڕێگەی ئینتەرنێتەوە داناوە و ماڵەکەشم هەر ئەو بەفی ڕوویداوە یعنی ئەو چیرۆکە بۆ مناڵەکانی من بەلای منەوە زۆر تراژیدیا بوو دەست خۆش بێ هەیە هەر خۆی مناڵەکە خۆی بردوێتی مناڵی خۆیەتی و نەیزانیەوە و دایەتی بە کارتین بەڵە چەنها کەیسمان کچێک لەگەڵ کوڕێک پەیوەندیکی وتێتی ئەوەندە وەرەقا ئەوەندە ملیۆن دینارم بۆ بێنە ئەژنە فلانە ڕسمت بڵاوەکەمەوە لە قاسەی باوکی لەسەر سامانی باوکی پارەی بردو بۆ ئەم کوڕە ئەمە چێ وێنێکی بڵاو نەکاتەوە دکتۆر لەسەر چارەسەریەکان وتە دەخاڵ ئاماژە پێ باش لێشە لەو شتانێکی نەک ناسنامەمانە گۆڕە زۆربەی وانەیە کە لەسەر تۆڕە کۆمەڵایەتێکی ناسنامەیەکی فێک و ساختەمان هەیە من ڕێنمای هەر کەسێکم گوێ لەم بەرنامەیە هەیە من
توێژینەوەیکم هەیە بە کوردی و ئینگلیزیش بڵاوم کردوتە بە کوردەکەی هەر بڕێک بە ناوی دەروونناسیش سوۆشال میدیایە هەر لە ناو لە گوگڵا بنووسە دەروونناسیش سوۆشال میدیا شکلی سوودەکانی ئینتەرنێتە بەحسەکەی من بێنە باسی پاڵنەرەکانی بەکارهێنان هۆکارەکەی تەنها ڕێنمایم داناوە بۆ تاک بۆ خێزان بۆ کۆمەلگا بۆ دەروونناس و بۆ ئەوانە من دەخاڵ بە کورتی ئاماژە پێیەکەم لە هەر شوێنەکە ئیشی مامۆسایان کە کەوتە سەری من پێش پرسیاریان لە یەکەم جوابی ئەوە بدەنەوە یەکەم باسی یەکەم بە تێکەڵی هەم بۆ خۆمان هەم بۆ مناڵەکەمان زیاد دەرکیزم لەسەر ڕاستینەوە مناڵەکانمانە یەکەم پێویستەکە کەمتر لە دوو تۆڕی کۆمەڵایەتیمان هەیە پرسیارە منەکەی تۆ جعفەر چیتم بەس فەیسبوکم هەیە ئەو فەیسبوکی کە هەشمە بۆ ژیانی بەڵێ کەسی شخصی خۆم بەکارێنم بەڵام ئینستام هەیە بۆ خەڵکم هەیە لە پیجم هەیە بۆ خەڵکم هەیە تیکتۆکم هەیە بۆ خەڵکم هەیە زۆر جوان کەک لەرامەژێ پێدا ئێمە نابێت دابڕێن ینی کەسێک کە سێریکی ڤیددیۆگەم خۆم بەڕێوە نابم کەسێک بەڕێوە با دەستی خۆش بە زۆر باش چۆتە پێش ئاواکە بۆچی گوێ لە قسەیەکی من مامۆستا تۆ بەڕێز ئێوە نەبێ ئەوە شتێکی زۆر باشە لەبەرەوە بەڵێ هەموو دامنا و بەکاریشێنم بۆ سوودەکەی بەڵام لە سناپوانە شتی ئەوەن بەکاری ناهێنم و نامێ بۆی لە کەمترین لە دوو تۆڕی کۆمەڵایەتی پێویستەکە دایک و باوکە بن ئەمە یەک وە نابێ ڕێگە بدەن بە مناڵەکانمە لە خوارد تەمەنی 13 ساڵ بە هیچ شێوازێک تۆڕی کۆمەڵایەتیان هەبێ خاڵێکی تر پێویستەکە کاتی دیاریکرا و دیاری بکەن بۆی خۆمان چەنە بەکارێن لە شەو ڕۆژێکە ساعاتێ 2 ساعت چەنێکە مناڵەکانیشمان بەهانشەوە سنووردارکردنی شوێنی بەکارهێنانە بە دایک و باوک بۆ مناڵی دیاریکە ئایپاد مۆبایل تەلەفۆن ئەو تۆڕە کۆمەڵایەتە لە کوێ بەکارهێنێ بۆ مناڵەکانی و بەتایبەت ئایپاد و زۆر جارێمە خۆ فەیسبوک خۆ تۆڕی یوتیوبە بەکارهێنێ سنووری دیاریکردنە بە لە شوێنێک دیاریکە لە توژوری میوانەکە بێ یا مەسەلەن لە مەطبەخ بێ یا لە شوێنێکی دیاریکە لە هۆڵەکە بەکاری بێنێ پێنجەم کە زۆر گرنگە خاڵێکی بە کورتیامەش ئەبێ لەگەڵیان بین ئەبێ لەگەڵ مناڵەکانمان بین ئێنی باشە ئێستا مەترسیدارە دایکی بڵێ مناڵەکەم لە من زیاتر دەزانێت تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنێ خەتەرە غەڵەتە ئەبێ ئێمە لەناو تۆڕەکە بین بزانین لە کوێوە بەکاریە چۆن نامەدێ نامە چۆن ئەسڕێتەوە تاکەی نامە نامێنێتەوەوانە بەچی بەکارهێنە چۆن پازۆر دەگۆڕێ پازۆر چۆن ناگۆڕێ و ئەمە گرنگە بەس دەوە گرنگتر بەناوی ئەساسەکەنی ئەساسەکەی خۆمان هاوڕێیان بین بزانین چه هاوڕێتی نام بۆ چیێنێ پۆستی چیەکە بۆ چیە کۆمنت دەنووسە کۆمنتەکانی کامەیە و بەردەوامش بزانێ ئێمە هاوکارین بەشێکین لەوان خاڵی شەشەم حاڵی پێنجەم عەفوەن کاتی تریان بۆ دابنین کە خۆمان لەگەڵ یانە بەکاری بێنین ئەو زۆر گرنگە یعنی چی تێچە من مناڵەکەم بێ لەگەڵ بزانە فەیسبوکی من کەوشە تەمەنی بەکارهێنانی چی تێچە من مۆبایلەکەم بەکار بن ئەوش بەکاری بێنێ چۆن ئەبێ من بزانێ من مناڵی من ئەم من ئاوا ئەکرێتەوە چۆن ئەکرێتەوە پەنجەمۆری من لەسەر مناڵەکەم بێت چونکە مناڵەکەم دای ڕێگە بە من نەدا پەنجەمۆری من لەسەر مۆبایلەکە و ئایپادەکەی و بە پەنجەمۆری ئەکاونتی ئەو بزانم پاسوەردی ئەو بزانم هەمووی بێ بزانم بۆ بێت کاتیان بین لەگەڵیانە سیریکن چی دێچی ئەم هەمومان وەرە ئەم شەوە ئەم هەفتەیە دوو شەو سەیری تەلەڤیزیۆنەکەین سی بەرنامەیەکەکەین فلیمێک سەیرەکەین کاکە ئەو کە متزمە قورئانە خوێنین چیرۆگەی خوێنینەوە کارێکی سوود بەخشەکەین کاتی چێژ بەخشیان بۆ زیادکەن یعنی منێک ستراتژیان لەگەڵ مناڵەکان و کچەکانی خۆم بەکارم کە چوینە دەرەوە ئایپاد مەهێنن بۆچی بۆ چێژە چین کە کەسێک هاتە ماڵمان بەکاری مێنن بۆ چێژە کاتی چێژیان بۆ دانی باوەڕ ئەەکەی تەسەوڕکانی ئەمە بە زۆر خێزانە ئەمە هەر من نیم زۆر لە خێزانەکە ئەچینە دەرەوە بەس بۆی لە ئایپاد دووریان خەمە تەسەوڕکانی ئەلە وەرە بەیاری ئونۆیە بیکەین وەرە با فڵاشکی بەس بۆی لە ئایپادی لا نەبێ خۆ ئێمە بۆیان دروستکەین ئەگە ئێمە نەبین دایک و باوک چێ بۆیەکە ئەمە بۆ خۆشمان ڕاستە من تۆ کاک دانەبەرچی سەفەرێ بکەین بەس کە چوین بخێنە سەڵی خۆڵێکەوە لای بین تاوەکو ئەمان لە نانەبێ لە دوایی ئەگەر قسە گلەیمان لێ نەکەن لەسەر بۆچی کوژاوەتەوە خاڵی حوتەم دووشت هەرگیز نابێ بێڵی مناڵەکانمان بیبینێ دووشت هەرگیز نابێ ببنەمە قسەی من نیە ئەمە قسەی ئەمریکیەکانە قسەی ئێوانەی کە لە بواری دەروناسی لە ئەمریکا لە ئەوروپا قساکەن و دیمەنی سێکسی و دیمەنی توندوتیش ئێمە غەزەی پیشانە دێن کاکە خۆ هاو سۆزی قەیچێکە مناڵەکە ترسێت تووشت لە ڕاکی و قەلەقی و خەمۆکی بەتاقەتی بە زاری و ترسە بێ تۆ چۆن بۆ بەکارێنی ئەو دوو دیمەنە بە هیچ شێوازە نابێت لە هیچ شوێنەکە بیبینێ لێ تۆڕی کۆمەڵایەتیش ئەگەر ئەم خاڵی تری بۆ زیاد نەکەین ئێمە بەڕاستی کێشەمان بۆ دروستە بێ بە هەماشەوە هەواڵش نابێ مناڵ بیبینێ ئەمە بنەمایشی ئەساسی چکە ئیشی مناڵ ینی مناڵێکی تا تەمەنی 14 چیە لە هەواڵ یشتی چی کرد پارتی ئیسلامی چی کرد ئەو چی کرد ئەمە نازانم ئیسرائیل هجومی کردە سەر غەزەوای لێ هاتم چی ینی چ سەڕوتێکە بۆ مناڵ زۆر بۆ ئێمە گرنگ نییە هەندێک هەواڵ بن زۆر گرنگی نییە هەواڵی تەکنۆلۆژیا ئیشی بۆ ئیشی من چیانی بم بۆچی من گرنگی بەوە بم ئەو بۆی گرنگە خاڵی نوێم ئەبێ ئێمە پێشەنگێکی باش بین بۆ مناڵەکانمان من خۆم کاتێک کە بەکارێنم قەت بە مناڵەکەم ناڵم بەکاری بێنم خۆمان کەم بەکاری بێنیم خۆم هاوسەرەکەم خێزانەکە مناڵە گەورەکانی خێزان بزانین بە چۆنی بەکارێن پێشەنگێکی باش لە بەکارهێنانی کەوتمان لای بەرێک کە خۆمان خەریکی خوێندنەوە بین خەریکی گفتوگۆ بین خەریکی کاری سوود بەخش بین مناڵەکەشمان بۆ شێوە بێ و خاڵی کۆتاییان کە زۆر گرنگە بۆی تووشی ئالوودەبوون نەبین پێویستەکە خۆمان چێکەینەوە دووەم شت چۆن سانسۆر دایک و باوک زۆر نازانە سانسۆر بخاتە سەر ئەم مەسەلەن مناڵێکی هەیە خوارد 10 ساڵە خوا 15 ساڵە ئایپادەکەی سانسۆری بخاتە سەر ئەو دوو دیمەنەی بۆ نەچێ دیمەنی توندوتیژی دومەنی زۆسی بۆ نەچێ گرنگە دکتۆر جان دەست خۆش بێ یەکی یەک خولەک زیاتر کاتم نەماوە وەک دوا قسەی خۆتان وەکەوەی دکتۆری فەرمووی چیتان ماوە چیمان نەپرسیوە چیتان ویستوە بیڵن فەرموون دکتۆر مەسن لە جەناب دەست خۆش
لە دکتۆر جعفەرەوە بە دەستان نییە چەند بەرنمەیەکی لە پرایڤسی خصوصیتی هەموو سێتینگی هەموو بەرنمەیەک ینی هەموو دی ئامێرێک لێرە تێتی بۆ سکرینەکانە کەی بکوژێتەوە سکرینەکە و بەرنمەکانە چی دابەزە چێ دامەزێ بەرنمەیە پارنت کۆنتترۆلە دا بەزنی ئەکاونتی بۆ مناڵەکە و دروستەکەی ئەو ئەکاونتە لەژێ سەرپەرشتی توای بێت تۆ کۆنتترۆلەکەی کەی بکوژێتەوە شاشەکەی مۆبایلەکە بکوژێتەوە بەرنمەکەی تر ئیژ ناکات ئەمە ئەتوانین لە سێتینگە پرایڤسی لە هەم لە ئەندروید و هەم لە بۆ نمونە لە ئایفۆنی شاتوانی خۆ گەردایک و باوکێکیش نێزانی ئەتوانێت پرسیار لە کەسێکی شارەزا بەڵێ بڵێ زۆر لە ماوەی چەند خولێشێکە ئەتوانی بیکە ئەوە قرس نییە ئەمەسا ئەکبەر دواوتەی خۆتوە گە شتێک ویستی بێتە بیڵی ڕێمان پێ نایێت. بەڵێ وەڵاهی مەبەستماوە بڵێم دوو زانین لە ژیانە بۆ مرۆڤ زۆر گرنگە یەکەم بزانێ گرنگی بەچیەدا دووەم بزانێ گرنگی بەچی نادا ئێمە لە پەروەردەکردنی مناڵەکانمانە پیان ئەڵێن مەکە بەس پێمان نییە پێیان بڵێن چی بکات یعنی ئەوە زۆر ئەوەیە بۆیە دایکان و باوکان ئەبێ ڕابەر و ڕێبەرێکی حەقیقی بن خۆیان جارە پێشەمو شتێ خۆیان کۆنتترۆل بکەن چکە دایک و باوک ناتوانێت خۆی پەروەردە بکە ناتوانێت منداڵێکی دەروون دروست پەروەردەکراو بێنێتە ناو کۆمەلگاکە خوازیارم دایکان و باوکان بە جددی کاکدانا ینی ئەمە مەبەستمە بیڵێم دایکان و باوکان وریای تەکنۆلۆژیا بن لە ناو خێزانەکانیانە چکە جاران کاتێک شەودا دەرگاکە داخستی تر هیچ کێشە و عریشێکی کۆمەڵاتی بۆ دروست نبوو بەڵام ئێستا کاتێ دەرگاکە داخی شەو تاریکدا دێ کێشە و گیر و گرفتەکان زیاد کەواتە ئەبێ ڕوویا و دنیابینی دایک و باوک بۆ ژیانکردنی خێزانداری بەگشتی بگۆڕێت. دکتۆر ئاخر فۆسەژێم بە تۆ کەمتر لە دەقەیەک خۆی خودی پەروەردەکردن کردەیەکی قورسە دروستکردنی مناڵێکێکە لە کردە ئاسانەکان کە لە ژیانی مرۆڤ ئەکرێت و ئەنجام بدرێ. من پێشنیازم بابەتەکەمان پێنی بەوە هەیە ڕێنمایم هەیە بۆ دایباب و دایک و باوکی ئێمە ئەوانەی کە هەیە و کەسانی گەورن متمانە بە هەموو کەسێنەکەن لە ئینتەرنێت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە خەڵکی ناسراوی کوردی یا دەرەوەی کوردەوە و نهێنی متمانەکانی خۆیانیانی پێ نەگەێنێت چونکە بە تەکید ئەگەر لە سەد بەڕێژە حسابیگەن ئەسادەی ڕاستیە ئەسانەوەتی فیکە و بسمونە کەسێکی ناسراوی بە حەقیق و بە یەقین و تۆ بزانی کەسێکە ئەو کاراکە و ڕێنمایم بۆ نەوجوانان ئەوەیە کە بە هیچ شێوازێک نەوجوان و گەنجان پەیوەندی هاوڕێتی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە دروست نەکەن لەگەڵ کەسێکە کە نایناسن یاخود ئەکاونتەکەی ساختە و فیکە. هیوادارم بەرنامەکەتان سوودی هەبێ بە کۆمەڵک بابەتەوە ڕوژان دەبێت جگەل لە بابەتەکە کە دەردەشەوەمان کرد کە گێشەکە لەکوایە و چارەسەرەکەش بتوان هەڵی گۆزن ئەگەر ئێمە نەماتوانێت ببیگەێنین. دەستان خۆش بێ زۆر بەڕێزان دکتۆر مەزن ئیسماعیل مامۆستای زانکۆ و شارەزای بواری ئایتی هەروەها مامۆستا ئەکبەر حەمەغەریب شارەزای بواری پەروەردە سوپاس بووی کە لەم ئەڵقەی بەرنامەی هێوان لەگەڵمان بوون هەروەها دکتۆری عەزیز دکتۆر جعفەر عومەر پزیشکی پسپۆری دەرونی سوپاس بوویەوە هەروەها سوپاس بۆ ئەم گەنجە جوانانەش کە لەگەڵمان بوون سوپاس بەرنامەکەتان دەوڵەمەندتر کرد. بینەرانی عزیز و خۆشەویست دایکان و باوکان خێزانە بەڕێزەکان تاکەکانی کۆمەڵگە هیوادارین هەیوانی ئەم جارەمان بابەتێکی گرنگی کۆمەڵایەتی و ڕوژان دەبێ و توانی بێتمان باس لە چارەسەرەکانیشکەین ئەوەی من تێگەیشتم لە هەم لە میوانانی بڵێن گەنجەکان هەم لە میوانە بەڕێزەکان ئەوەیە کە ئێمە ناتوانین وازە تۆڕی کۆمەڵایەتی بێنین و تێکەڵاو بە ژیانمان بووە بەڵام دەبێت بە دروستانە بە شێوازێکی دروست ئەمە بەکاربێنین و دایکان و باوکان دەبێت خۆیان لە پێش منداڵەکانیانەوە شارەزا بن و منداڵەکانیان بۆ سەردەمی و سەردەمی خۆیان پەروەردە نەکەن بۆ سەردەمی مناڵەکانیان پەروەردەیانکەن. تا ئەڵلقەیەکی نوێ لە پڕۆگرامی هەیوان هەموو لایەک بەو زاتە سپارداکەین کە سپاردە زایە ناکات خواتان لەکەن.